هاوڵان و هێژانی خۆشەویست، هاویاران و هاونیشتیمان و هاوبیرانی خۆشەویست، هاوڕێبازانی ڕێگای ڕزگاری وڵات لە هەر جێگەیەکن درود و خۆشەویستی ئەهورامەزداتان پێشکەش. ئەڵبەت ئەمڕۆژ ویستم لەم لایڤەدا و هەروەها لە خزمەت ئێوەی بەڕێزیش دابین بۆ ئەم لایڤە و بەدڵنیایەوە ئەمڕۆ کۆمەڵێ پرس پێشکەش بە بەڕێزان نەکرێ و لەم پرسانەدا هەندێشت هەموو جارێکە لایڤیشەکەینەوە هەندێشت هەڵە سەنگێنین. درود و خۆشەویستیم یا دووبارە پێشکەش سەری ڕێز و نەوازش بۆ هەموو جانبازان و خۆشەویستان و قارەمانەکان و پێشمەرگەکانی ئەم وڵاتی کوردستان دادەنەوێنم و لە بەرزەخی خۆشەویستی ئەهورامەزدادا بیان بینین هەمیشە ڕەوانیان پاک و هەموو ئەوانەی کە ئێستا بوونەتە قوربانی لە بەرامبەر دژمنکارانەی هێرشی دژمنکارانەی چ عەرەب و چ فارس و چ تورک بۆ سەر کوردستانی خۆشەویست و خاکی باو باپیرانمان. ئەلبەت ئەمڕۆ لەم لایڤەدا ئەمەیە بۆ خۆشەویستان باسی ئەو پرسە بکەین کە ئایا ئاینی زەردەشتی چۆن ئەڕوانێتە ستەمگەرایی چەوسانەوە و هەروەها داگیرکاری و کۆی لەبوون، کە ئەمە زۆر گرنگە لە پرسی زەردەشتیدا بۆ هەموو خوازیارانی ڕێگەی ئەشا ڕێگەی ڕاستی و بۆ هەموو ئەوانەی کە وەدووی زانستەوەن و بەدووی ئەوانەی کە ئەوانەوەیە کەوا زانیاری لەسەر ئاینی زەردەشتی بزان و بۆ هەموو زەردەشتیانیش وە بۆ هەموو خەڵکی کورد تاک بە تاکی کورد کەوا بزانن چۆن ئاینی زەردەشتی دەڕوانێتە پرسی ستەمگەرایی بە تایبەتی لە ئاینی زەردەشتیدا. ئەلبەت ئێمە ئەبێ لێەوە دەست پێ بکەین لە زەردەشتی ئەسپەندمان واتە زەردەشتی ڕووناکی بەخش پێغەمبەری کوردان کە نێراوی ئەهورامەزدایە و کتێبی پەرتووکی پیرۆزی پێیە، پەرتووکی ئەوێزدا کە پڕە لە فەڕ و خۆشبەختی بۆ خەڵکی کورد واتە نەخشە ڕێگایەکە بۆ دامەزراندنی بە کۆمەلگایەکی یەکسان دوور لە چەوسانەوە دوور لە کۆی لەبوون و بۆ کۆمەلگایەک کە پڕێتی لە زانست و زانیاری و کۆمەلگایەک لەسەر هێزی تاک خۆی ڕائهێنی و خۆی هەڵاچنێ. ئەلبەت لەوە دەست بێکەین کە زەردەشتی ئەسپەندمان کاتی خۆی کاتێکە لە تەمەنی ئەو دەمە تەمەنی 77 ساڵە بێواتە ئەو کاتێک کە بەدەستی با بڵێن تۆبراتۆری ناوی تۆبراتۆر بوو، با بڵێن سەر بە تورانیەکان بوو و لە با بڵێن ئەو دەمەی کە جاسەب شای تۆرانەکانەکە هێرشەکاتە سەر گوشتاسە بواتە پاشای کایانەکان لە کوردستانی ئێستادا لە نەوچەکانی سنە و مەریوان و کرماشان و پشارە زوور و کەرکووک و ئەو ناوچانیان کە هەموو بەدەستەوە بوو هەتا ئاگاتە دیاربەکر و هەتا ئاگاتە ناوچەکانی ڕۆژ ئاوای کوردستان واتە هەر چوار پارچەی کوردستان دەبوو بەشێک لە خاکی ئێستای ئێران کە ئێستا بەدەست فارسەکانەوە هەروەها بەشێک لە خاکی ڕووسیا و هەروەها بە ناوچەکانی بابلۆوانەشی بەدەستەوە ئەبێ لە دوای سۆمەرەکانەوە. ئەلبەتە لەو دەمەدا کە هێرشەکەنە سەری ئەو پاشایە لەوێدا زەردەشتی ئەسپەندمان واتە باپیرە گەورەمان پێغەمبەری کوردان لەوێدا وتارێک پێشکەش دەکات. ئەلبەت کات ئەوان کە هێرشەکەنە سەریان داوای باجیان لێەکەن ئەڵەن ئەبێ باج بدەی بە ئێمە و داگیریان کەن و ئاینەکان لەناو بن ئەو زەردەشتیش لەوێدا خیتابێک پێشکەشەکە وتارێک پێشکەشەکە ئەمە دەقی وتارەکەی زەردەشتی مەزنە. هەڵبەتە کۆڕێگەکەن لە کۆبوونەوەکەدا لەوێ لە پەرزگاکەی خۆیدا زەردەشتی پێغەمبەر ئەم وتارە بۆ خەڵک دەدات، ئەڵێ سەرانە و خاوە و بازدان و قبولکردنی ستەم، واتە سەرانە بازدان قبولکردنی ستەم کارێکی ناڕەوا و ناشایستەیە و دەبێ دەستی ستەمکاری و بێدادی کورد بکرێتەوە. واتە هەر کەسێک قبوڵی بازدان بکە، قبوڵی خاوەدان بکە، قبوڵی ستەم بکە، قبوڵی چەوسانەوە بکە، قبوڵی کۆی لەداری بکە، ئەوە کارێکی نەشایستەیە کات. واتە ئەم کارانە کۆمەڵە کارێکی زۆر ناشایستن، دەبێ دەستی ستەمکاری و بێدادی کورد بکرێتەوە. واتە ئەو دەستانەی کە ستەم دەکەن، ئەو دەستانەی ستەم لە مرۆڤ دەکەن، دایان چەوسنەوە داگیریانەکەن و بێدادی واتە دادگەرایی نامێنێ، واتە حکومدارێکی باش نابێ لە وڵاتدا پێویستە کورد بکرێنەوە، واتە نەمێنن کۆتاییان پێبێ لە ناو ببرێنەمانە. یعنی زەردەشت وەک شۆڕژێر کەمیشە داوای شۆڕش و ڕوبەڕووبوونەوەمان لێ دەکات لەگەڵ ستەمگەریدا. اینجا دەفەرمێت چی دەڵێ مرۆڤ
هەرگیز بەویستی خۆی و ئارەزوو ئازادی باج و سەرانە بە کەس نادەن. واتە ئەوە قسەیەکی زۆر حەقیقیە. حەقیقەت ئەوەیە کەوا مرۆڤ بەویستی خۆی ئەمانە نادە. واتە بەویستی خۆی نابێتە کۆیلە، بەویستی خۆی نابێتە داگیرکراو، بەویستی خۆی نابێتە کەسی دووەم، بەویستی خۆی و ئارەزوی خۆی ئازادی و باج و سەرانە بە هیچ کەسێک نادە. ئەوەڵێ چی؟ ئەڵێ لە کۆتاییدا ئەڵێ چی؟ مرۆڤ دەبێ ئازاد بژی و لە پێناوی ئازادیدا بجەنگێت. کەواتە ئاینی زەردەشتی پێغەمبەری کوردان پێغەمبەر زەردەشت لە ڕێگەی ئاینەکەەوە کە لە لای ئەهورا مەزدا خودای مەزدن و تاقانە هێناوێتی و ئەو نوێنێتی پێمان دەڵێ کە مرۆڤ پێویستە ئازاد بژی و لە پێناوی ئازادیدا بجەنگێت. کەواتە ئەم ئاینە داوامان لێ دەکا وەکو کورد، داوا لە هەمومان دەکا کەوا ئێمە بجەنگین. لە پێناوی چیدا؟ لە پێناوی ئازادیدا. داوای جەنگمان لێ دەکات، داوای ڕوبەڕووبوونمان لێ دەکات، داوای ڕوبەڕوونەوەی داگیرکەرانمان لێ دەکات، داوای ڕوبەڕووبوونەوەی ئەوەمان لێ دەکات کە دەمان چەوسنەوە دەمانکەن بە کۆیلە. و هەروەها لە کۆتایی وشەکەیدا کۆتایی وتارەکەیدا دەفەرمێکی دەڵێ مرۆڤ خۆی ڕێگەی ژیانی خۆی دیاری دەکات. واتە پێویستە مرۆڤ خۆی ڕێگەی ژیانی خۆی دیاری بکات. واتە هەرگیز داگیرکەران قبول نەکرێ، داگیرکەران ڕێگەی ژیانمان شێوەی ژیانمان واتە ژیانمان بۆ دابین بکەن. کەواتە ئێمە بە ئازادی پێویستە بژین و بەرگری لە ئازادی بکەین و خۆمان شێوە ژیانی خۆمان دابین بکەین و دیاری بکەین، چارەنووسی خۆمان دەستی خۆمان دیاری بکەین. کەواتە ئەم ئاینی زەردەشتی لە بەرامبەر ستەم و زوڵمدا، لە بەرامبەر داگیرکاراندا داوای ڕوبەڕووبوونەوە و جەنگمان لێەکە. داوامان لێکە کە ئێمە هەمومان جەنگ بکەین دژی ستەمگەری، واتە دژی کۆیلەداری. ئەمەش بەومانەیە نییە کە تۆ جەنگ بکەی لە پێناوی داگیرکردنی کەسێکی دریا بیکەیتە کۆیلە، یان جەنگ ببێتە هۆی ئەوەی کەوا جارێکی تر کۆمەلگا کۆیلە بێتەوە یا ستەمگەرایی بڵاو بێتەوە، چونکە ئەو دژی بێدادیە. واتە دادپەروەری، دادگا، یاسا سەروەری، واتە یاسا بۆ هەمومان سەروەر بێ. هەر بۆ ئەو مەبەستە لێرەدا لە گاساوەکانی زەردەشتیدا لە ئێسنا هاتی 45 و 46 و ئەوە لە دواوە لە تاوەکو 3 هاتیان بە تایبەت کە تەنها هاتێکیان با بڵێن تەنها یەک هاتیان 11 بڕگەیە و 16 بڕگەی و 19 بڕگەی. داوای چیمان لێکە؟ ئەڵێ چی؟ چۆن نادادپەروەری لە کۆمەلگەیەکدا بڵاوە بێتەوە. ئەلبەت ئەو باسی دوو هێز دەکا کە پێی وترێ کرپنەکان و با بڵێن کاویەکان. کرپن چێ و کاوی چێ؟ زەردەشتی ئەسپەندمان لە یەسناکاندا لە یەسناهاتی با بڵێن 46دا بڕگەی 83 ئەڵێ چی؟ ببوورە بڕگەی 8 ئەڵێ چی؟ لە بڕگەی 8 ئەڵێ ئەی مەزدا. مەزدا واتە مەز لەگەڵ دادوو شەیە، مەز واتە مەزن کە کوردێکی پەتیە، دا واتە دادوەر، واتە ئەی مەزنی دانا یا دادوەر، واتە دانا. باشە؟ دانای دادوەر. ئەی مەزنی دانا، ئەی مەزدا لە کردەوەی کەسێ کە لە شوێن ئازاری خەڵکە، واتە کاتێک کەسێک ئەوێتی کەسێکی تر ئازار بڵە. بۆ نمونە داگیرکەرانی کوردستان ئەیانەوێ بە داگیرکردنی خاکەکەمان ئێمە داگیر بکەن، کۆیلەمانکەن، ستەممان لێ بکەن، بمان چەوسێننەوە، وڵاتەکەمان داگیرکەن، خێروبەری بۆ خۆیان برن، بمانکەن بە پاشکۆی خۆیان، وە کۆیلە تەماشامانکەن، بمانکەن بە کەسی دووەم. تەنانەت لە ناو خۆشدا هێزە دەسەڵاتدارە ناوخۆیەکان یا لە ماڵێکدا یا لە کۆمەلگایەک یا لە گروپێکدا، تەنانەت لە دوو کەسدا ئەگەر کەسێکیان وابێ، واتە ئەیمە ئەهورا مەزدا لە کردەوەی کەسێ کە لە شوێن ئازاری خەڵکە، واتایەتی ئازارمان بە خەڵک هیچی بەسەر نایەت، پرسیار دەکات لە ئەهورا مەزدا. واتایە خەڵک چی بەسەر دێ لەوانەی چی بکەن باشە لەوانەی کە ئازارمان دەدەن. ئەلبەت ئەو داوای ڕوبەڕووبوونەوەی کردووە، نابێ بۆستی و کابرابیا بە کوتەک لەسەر بدە، پێویستە ڕوبەڕووی ببیتەوە. واتە لە پێناوی ئازادیدا، ئازادی بەرهەمبێتی، تۆ پێویستە بجەنگی، کۆششکەی. کۆشش چییە؟ هەوڵدان چییە؟ هەوڵدان لە زۆر حاڵەتدا جەنگینە. جەنگینە لە بەرامبەر
کردەوەیەکی داگیرکاریدا. چونکە ئەو کەسەش ئەڵێکی چونکە کردەی دوژمنانەی خۆی واتە کردەی دوژمنانەی کەسەکە وا دەکا هەر بۆ خۆی گەڕێتەوە چونکە ئەڵێکی ڕوبەڕووی ئەوەستیتەوە واتە کاتێک کە تۆ ڕوبەڕوویە بیستێتەوە لە بەرامبەر کردەوەی دوژمنانەی کەسێکی تردا تۆ ڕوبەڕوویە بیستیتەوە. ڕوبەڕوەستانەوە ئەمەیە لە بەرامبەر کردەوەیەکدایە واتە بە بێهۆکار نییە لە بەرامبەر کردەوەیەکدایە کە لە ژیانی چاک دووری دەخاتەوە و بەرەو پەستی و نزمی دەبات واتە کەسانی داگیرکرد ئەمیشە بەرەو پەستی و نزمی دەچن ئەوانەی کە کەسێک بێتی کەسێک ئازار بدات بەرەو پەستی و نزمیە چ لە بەندینۆدا ئەڵێ چی ئەڵێ کێ ئەو ئاوەزمەندەی واتە ئەو خاوەن فکرە عەقڵە هۆشمەندە کە لە تشکی ئەندێشەی چاکدا فێرم بکات واتە کۆمەلگا پێویستی بە کەسێکە لە تشکی ڕووناکی عەقڵ و ئەندێشەدا و بە بێبەی زانیاری کۆمەلگا فێر بکە چۆن بەرەو ڕووی ستەمگەری ئەوەستنەوە و ڕێبەرایەتیان کە چۆن باشترین ستایش و نیایشەکان کە شایستەی تۆن پێشکەشت بکەم واتە کەواتە ستایش و نیایشی خوددا چییە؟ یەکەم حاڵەتی یادواتە حاڵەتێک لەم حاڵەتەواتە پێگەیەک لەو پێگایانی کە ستایشی خوددا دەکەی بۆی خوددا لێت خۆش بێت خوددا تۆی خۆش بێ خوددا تۆی خۆش بێ چییە؟ ئەوەیە کە ڕوبەڕووی ستەمگەرایی دەبیتەوە واتە جەنگی ئازادی دەکەی ئەوەی کە ئازاد بی ئازادی و دابشکردنی ئازادی بەسەر ئەوانی ترە بەخشینی بەختەوەری بەوانی تر واتە بەختەوەریکردنی خەڵک ئەحمایی یامایی وەشی کامایەچیت خۆشبەخت کەسێکە کە خۆشبەختی ئەوانی تری بوێ کەواتە ئەمە یەکێکە لە پایەکانی ئاینی زەردەشتی کە ستەمگەری ناهێڵێ واتە دژی ستەمگەرانە چییە؟ ئەمە ستایش و نیایشی خوداکردنە واتە نزیک بوونەوە لە خوددا بەدەستێنانی خۆشەویستی خوددا یەکێک لە پایەکانی ئەمە بەدەستێنانی ئازادیە ڕوبەڕووبوون لە پێناوی لە بەرامبەر چیدا لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی داگیرکاریدا لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی ستەمگەریدا کاتێک کە ستەمێک دەبینی چ ستەمی هۆش بێ یا جەستە بێ چۆن ئێمە لە سوێندەکانمانە ئەڵێین سوێن دەخۆم کە کۆیلایەتی هۆش و دژی کۆیلایەتی هۆش و کۆیلایەتی جەستە بم هەروە کاتێک کە تۆ دژی کۆیلایەتی هۆش و کۆیلایەتی جەستە دەبیتەوە واتە یەکێ لە پایەکانی خوداپەرستی لە ئاینی زەردەشتیدا مسۆگەر کردووە جاڵێ چی تۆ ئەی سەروەر و دادوەری کردداری مرۆڤ کەواتە ئەم کردارانە کێ سەروەری دەکا ئەورامەزدا واتە پونتی عەقڵ و بیرکردنەوەی تۆ ئەندێشەکانی تۆ بیر و باوەڕەکەی تۆ چکە بیر و باوەڕە وا دەکات تۆ چۆن بی بیرت چۆن بێ گوتار و کردارت بەو شێوەیە دەبێ هەر بۆیە ئێمە گرنگی بە بیرکردنەوە ئەدەین ئەڵێن بیری چاک وتەی چاک کردداری چاک کەواتە بیری چاک چییە؟ ئاوەزمەندانەیە واتە عەقڵگەراییە تۆ ئەی سەروەر و داوەری کردداری مرۆڤ پێم بڵێ واتە بە خوددا دەڵێ پێم بڵێ چۆن دەتوانم لە ئاینی ڕاستی و هەرچی لەو بارەیەوە گوتوتە ئاگدار بم کەواتە ئێمە چۆن ئەتوانین ئاگداری ئاوەزمەندێتی خوددا بین کە چۆن بزانین خوددا داوای چیمان لێ دەکا خوددا چی گەرەکە ئازادی چی گەرەکە کەواتە کاتی ئەزانین خوددا چی گەرەکە ئەو کاتی کە لە بەردەم ستەما ئەوەستینەوە ئەو کاتەی بێدادی ناهێڵین لە بەردەم دادپەروەریە ئەوەستین ئەو کاتەی یەکسان خوازە بین ئەو کاتەی یەکتریمان خۆشەوێ ئەو کاتێک کە بەخشتەوەری بۆ یەکتریە هێنین ئەو کاتەی یەکتریمان خۆشتەوێ ئەو کاتە دەزانین ئەو کاتێک کە بیر دەکەینەوە ڕاست و هەڵە کامەیە ئەو کاتێک کە دەزانین ڕێگای تاریک و ڕێگای ڕووناک کامەیە ئەبێت جیای کەینە بزانین کامەیان ڕێگەی تاریکە کامەیان ڕێگەی ڕووناکە کەواتە لێرەدا ئەڵێ چی بۆ کرپن و کاویەکان کە زۆر گرنگە ئەوەی کە دەربارەی کرپن و کاوی ئەڵێ واتە سیاسەتمەدار واتە خەڵکی خاوەنددار خاوەن حکومڕان لەگەڵ چی لەگەڵ ڕێبەری ئاینیدا ئەم دوانە واتە کرپن واتە پێشەوانی ئاینیە خرپنیشن طبعا بە ناوی خۆیانەوە دای من خرپن و گۆشتن و ژیانێکی خۆشیان هەیە و ئیش ناکەن و عەرەق لە نێوچەوانیان نەکەوتووە و ئەمانەن یانی 4-5 ژنیان هەیە و ماڵی چاک و معاشی باش و لەسەر قوڕگی خەڵک و ورگی خەڵکە لەوەڕێن و یعنی ئیتر ئەوە پارێکی مفت دێتە ژیانیانە و لە ژیانیانە
ئازاریان نەبینەوە ئەوانە خرپنەکانن کرپن یعنی خرپن پێشەوانە واتە خرپنەکان لەگەڵ چی کاویەکان کاوی ناوی بەخۆیەوەتی کاوی واتە کەوکردن کەو با بڵین لە کاتێک گەنم شەن ئەکرێ خەرمان جێرە ئەکرێ گەرمەکەی لێجیاکرێ شەنێکن دوای گەرمەکەی لێجیاکرد کۆمەڵێ هێشتا خۆڵ و خاکە خۆڵ و خاشاک و بەرد و کۆمەڵشتی و پێوەیە ئەمانە کەوی ئەوێ تا کەوی بکەن کەوی دارێکی بۆ دائەنێن یەکێک ئەیگرێ اینجا گەنمەکەی تێەکەن اینجا ئەویش بەم شێوەیە کەوی ئەکات و ئیتر گەنمەکە پیسەکەیتە ناوەوە و چاوەڵکەکەش بەدەست ئەگرێت و گەنمە پاکەکە ئەکاتە ئەولاوە تەبەن هەمویان جێ ئاکاتەوە ئەوە پێوترێ کەوکردن دەسەڵات کەویکردنی بەڕێوەبردنە یعنی ئەو کەسێک کە ئەچێتە دەسەڵات بە شێوەیەکی چی بە شێوەیەکی دیموکراسی و ئازادانە واتە کەوێ کراوە واتە بێژراوەتەوە چۆتە ئەوێ بۆ بچی بۆ بێژانەوەی بۆ دادوەریکردن بۆ بەڕێوەبردن ئەمە ناوی کەویە یعنی وشە گەلی کوردی هەمیشە لە بەتایبەتی وشە کۆنە ئاوێستایەکان هاوڵانی هێژە بۆ هەموو شتێک وشەیەکیە ئەلبەتە خۆ بۆ تەلەڤیزۆن و مۆبایل و ئینتەرنێت نیەتی چونکە زمانێکی زۆر کۆنەوەی ئەو سەردەمە بووە طبعاً ئینتەرنێت نەبووە خۆ تۆ بڵێ ئەی بە ئینتەرنێت ئەڵەنجی بە سایارە ئەڵەنجی بە قیتار و با بڵێ شەمەندەفەر ئەڵێنجی خۆ موغەکان شەمەندەفەریان دروست نەکردو نەشیان زانیوە چییە ڕاستە پێچکە و گالیسکە شتیان دروست کردو بەڵام ئەوە لە ئەوێستا نەهاتۆشتیوە و باسیشی نەکردووە و عیلاقەشی بەسەر ئەو شتانەوە نییە یعنی ئێمە وەک خەڵکانی با بڵین ئەوانەی کە لەسەر قوڕگی خەڵک ئەژین دانیشتون لەسەر مکەبەری قسە ئەکەن ئەڵێن هەموو شتێک لە کتێبەکەی ئێمەهاتۆ ئێمە ئەو درۆ دەلەسانە بۆ خەڵک ناکەن چکەمە تاریک پەرستنی لە ڕاستیە ئێمە ڕاستی پەرستین چی حقیقت بێ واقع بێ ئەوە ئەڵێن هەر لە خۆمان و درێ بۆ ناکەین و شتی بۆ بهۆنینەوە چی تیابێ باسێکن و چیشیتیانە بێ باسی ناکەین جا ئەم کەویانە بەم شێوەیە جا کرپن و کاویەکان ئەڵێ چی پێشەوەیانی ئاینی و فەرمانڕەوان واتە کرپنەکان یا خرپنەکان و کاویەکان کە بوونەتە هاوپەیمان یعنی ئەم دوانە یەکیان کردو بۆچی ئاینی زەردەشتی ئەڵێ لە ئێمە لە سیاسەتدا بەشداری ناکەین لە حکومڕانیدا نابێ ئاین بەشدار بێ چونکە ئەم دوانە خەتەرن ترسناکن بۆ کۆمەڵگا و بەڕێوەبەراتی ستەم بەرهەمەهێنن کە بوونەتە هاوپەیمان و هەوڵ دەدەن بە زۆر و بەفری و دەسەڵات بە زۆر ئەمانیش بەفری و ئەمان بە ناوی خودداوە خەڵک فری ئەدەن ئەوانیش بە زۆر و بە چەک و بە هێزەکانیان خەڵک بکەنە ژێر فەرمانی خۆیان و ژیانیان لێ خراپ بکەن کەواتە ئەم خرپنانە قەڵەوە خرپنە سپی و سۆڵ و جوان چیلانە تێر ئەخۆن و چوار پێنج ژنیان هەیە و گەلێ ژیانی خۆش و بەر لەسەر قوڕگی ئەو خەڵکە ئەژین و ئەوانە و قسەی زل و درۆ ئەکەن و فێڵ لە خەڵکەکەن لەگەڵ فەرمان ڕەوایانی کە ئەو کاویانی کە لە کەودراون گوایە هەڵبژێراون بۆ سەرۆکایەتی و داد لە کەو بدەن بۆ ئێمە هاتوون بە زۆر چیەکەن ژیانمان لێ خراپ بکەن کەی کاتێ دەگەنە سەر پردی داوەری ئەو کاتێک کە ئیتر دادوەرە ویژدان دینیانی دەینە گیانیان و ویژدانیان بەسەریاندا هاوار دەکا و بە شەرمەزاری دەیان خاتە ماڵی درۆ یعنی بۆ مانایی ئەم دوانە ستەمگەرایی بەرهەمەهێنن کە لە ناو ماڵی درۆدا لە ناو ماڵی چەواشەکردن و گەمژاندنی خەڵکدان بۆ نمونە ئێمە نمونەیەکەن ئێمە کوردستانمان هەیە سێ پارێزگایەوە هەڵەبجە بووە بە چوار ئەم چوارە گوایە ئازادە گوایە ئەڵێن وایەژن ئەوان وایەژن هەنێک ئەگەر تەمسیلەکەی خولە چەخماخەیان گوێ لێ بوو بێ ئەزانن کە وایەژن مانای چییە ئەوان وایەژن ئەڵێن گوایە ئێمە ئازادین و سەر بە عێراقی فیدراڵین و دەوڵەتمان هەیە و حکومڕانی خۆمان هەیە و دادوەریمان هەیە و دیموکراسیمان هەیە و ئیتر ئەنوا و عەشکال شت و ئەمانە کۆمەڵێک بە هەزاران کەس موچە وەرەگرێ و مینبەریان بۆ کردو شوێنێکیان بۆ کردووە مزگەوت و لێرەوە هاوارەکە ئەڵێ ئەمانە دادوەرن و ئەمانە خوابیان پارێزی و ئەمانە پیاوی چاکن و ئێوە وریای لەچکەکانتان بن وریای سمێڵتان بن نێتە ناو دەمتانەوە وریای کڵاوەکەی سەرتان بن وریای کچەکانتان بن نەچن وەشت نەڕۆن نەکەن ئەمانە چۆنە چیتە لای ژنەکەت ئاوا و
ئەمەە ژن بێنەوە ئەم جۆرەشتانە یعنی باسی ئەمە بووەکە باسیش ئەوەت بۆ ناکە دوورتە خاتەوە لە چی لە حەقیقەت لە واقع لە ڕاستی لە تێگەیشتنێکی زیرەکانە لە تێڕوانینی ڕاستی بۆ ژیان کەواتە ئەم خرپنانە ئەم کرپنانە چیەکەن تۆ لە ڕاستی و حەقیقەت و واقع کەتوارە ژیانی ئێستەی تۆ داعەبڕن ئەوانی تریش کاویەکان بەهێز و بەدەسەڵات تۆ دا ئەپلۆسن ئەگەر قسە بکەیت لە ڕۆژنامەیەکدا شتێک بڵێ ئەتکوژن نمونەمان لە بەردەستە ئاواقع و زیندووە لایڤە لە بەردەستمانە خۆ ناچین لە قەبرەکە دەریبین و بڵین تۆ کێ کوشتە ئێمە خۆمان ئەڵ ڕێدیێزانین کە ئەو زن و نابێتەوە بەدبختە و ناشتوانین گفتوگوی لەگەڵاکەین بەڵام لە بەردەستمانە کێ کوشتی چۆن کوشتە ئیتر ئەحمەد و مەحموود بێ هیچ جیاوازێکی نییە لە نێوانیانە هەردووکیان یەکن هیچ جیاوازێکیان یا هەرسێکیان هەر چواریان هەر پێنجیان هەردەیان هەرچەنێکن یەکن ئەوە دەسەڵاتێکە لەوێ لەو سێ پارێزگا ئەیکوژێت و بە دیموکراسی شەڵ نابژێرێن بە دیموکراسی نییە بە کۆمەڵە تەزویر و درۆیە ولا ئەم خرپنانە بۆیانە پۆشن ناهێڵن خەڵک ڕاپەڕێ ناهێڵن خەڵک داوای ئازادی بکە ناهێڵن خەڵک ژیانی خۆش بێ ناهێڵن خەڵک بیر لە بەختەوەری بکاتەوە ناهێڵن خەڵک بیر لە زانست و زانیاری بکاتەوە بۆی نەزانن ئەمە چییە نەزانن و ئەمانە ئەڵە بە دیموکراسی شەڵ نەبژێراون یعنی هەڵ نەبژێراون و ئازادیش بەرقەرار ناکەن بە دیموکراسی نەبوو ئازادیش بەرقەرار ناکەن ئەمە دوو و سەرۆت و سامانیش ئەبەن هەر ئەوەی زەردەشت ئەڵێ زەردەشت فەرمووی لە بەڵخ لە ئاتەشگاکەی خۆی لە پەرزگاکەی خۆی لە ناوچەی هەورامانی تەخت ئەمە قسەکەی بوو ئەمە گوتارە مێژوویەکەی زەردەشتی مەزنە ئەڵێ دەبێ دەستی ستەمکاری و بێدادی کورد بکرێتەوە ئەوەی کە پێم وتن پێشتر و ئەژڵێ چی ئەڵێ مرۆڤ وەکو وتم بەویستی خۆی و ئارەزوو ئازادی باج و سەرانە بە کەس نادەن خەڵکی کوردستان باجی دەدەن سەرانەش دەدەن بە ناوخۆش دەدەن بە دەریشەوە دەدەن بە سێ چوار لانی دەرەوە دەن بە دەریشەوە دەدەن ئەوەی هەر زۆر لە دەرەوەیە بەوانیش دەدەن باموو کەسێکە دەن زۆر ئاساییشە بەلایەنەوە بە یەک چارەک موچەژی دارەی کردووە چەندین مام زۆر احتیادی نۆرمال بۆ بەلایەوە ئاسایی بووە کەواتە بە کوتەکیش داوێنە بەسەریا ئەمیل قسە ناکە شت ناڵێ کەواتە ئەمە نمونونەکەمانە لە بەردەوە داگیریش کراوین ئێمە خۆ دەوڵەتێکی سەربەخۆنین ئەڵەن فیدراڵی سوکایەتیکردن گەورەترین سوکایەتیکردن بە خەڵکی کورد پرسی فیدراڵی و ئەمە ئەو جۆرەشتانە حکمی زاتی و فیدراڵی گەورەترین سوکایەتی بە تاکی کورد وەک ئەو ڕۆژەی کە باسم کرد لە لایڤەکەی تردا کە دەوڵەت چییە خاک چییە خاک وەکو دایکمان وایە دایکمانە ئێمە لەو بووین لە خاک بووین بەدەست خەڵکی ترەوە ینی شەرەف و کەرامەتی کورد لە ژێر خەڵکی و پیاوی عەرەب و پیاوی فارس و پیاوی تورکایە و دەڵاڵێکەش ئەوانەی خۆمان بۆیانەکەن بۆی دایکمانیان بۆ بەرین ئەمە حەقیقەتە ئەمە ئەو واقعەیە ڕوونەیە کە لە بەردەسی هەمومانە هەیە ڕەنگە هەنێک کەس پێی خۆش نەبێ و حەز نەکات گوێی لەمە بێ بەڵام تۆزە حەقیقەت ناخۆشە ڕاستی ناخۆشە خەڵک زۆر پێی خۆش نییە ڕاستی پێ بڵێ چونکە کۆمەلگا فەیلسوفێکەیە ناوەکەیم بیر نەماوە بەداخۆ ئەڵێ مرۆڤ حەز ناکات گوێی مرۆڤی کۆیلە حەز ناکات گوێی لە ڕاستی بێ چکە گەر گوێت لێ بوو گوێی لە ڕاستی بوو ئەوەی زانای تشکی دۆزیەوە خێرایی تشک ناوی چییە ئەلموهیم کە کاتێ کە با بڵین مرۆڤ کە ڕاستیت پێد و حەقیقەتت پێ و پێی ناخۆشە چونکە ئەو هەموو کۆشکەی بە نەزانی و لە بەردەم تارێکیدا و لە کۆیلایەتیدا واتە لە ژێردەسەییدا هەڵی چنیوە ئەڕوخێ بۆیە پێی ناخۆشە پێی ناخۆشە خەونەکانی بڕوخێ بۆیە حەز ناکە گوێی لە ڕاستی بێ حەزەکە هەو درۆیانەی کە لەسەری هینیان کردووە ئەو درۆیانی لەسەری خەونەکانی هەڵچنیوە حەز ناکە بڕوخێ چکە لەسەر درۆ هەڵی چنیوە خۆ ئەم درۆی ئەمیش ڕاز نەبێ کەوات ئەو درۆکەی بڕوخێ پێی ناخۆشە ئەوە کەواتە خەڵکی کورد پێی ناخۆشە گوێی لە ڕاستی بێ پێی ناخۆشە پێی بڵێ تۆ تاکی کۆی لێ
طبعا هەموو کورد کۆی لێ هەموو کورد داگیر کراوە ینی هەموو کورد کۆی لێ هەموو کورد باش دەدا ینی سەرانە دەدا هەموو کورد خاکەکەی بەدەست خەڵکی کردووە واتە دایکی هەموو کورد لەژێر دەستی خەڵکی تردایە ئەمە واقع و حەقیقەتە کەواتە ئێمە باز لەوە دەکەین ئاینی زەردەشتی چۆن ئەڕوانێتە ستەمگەرایی ئەمەیە لێرەوە دەڕوانێتە ستەمگەرایی ستەمگەرایی لە بەرامبەر ستەمگەراییدا درود بۆ هەموو لایەک خۆشەویستان و عەزیزان و خۆشەویستان ومێدەم ئەوەی لێرایە من سەیری کۆمنتەکانەکەم ئەو کەسانی کە جنێوە دەن من جوابی کەس نادەمەوە بەڵام دڵنیا بم بلۆکتانەکە من هەر لێرەوە خۆم دەسە بم بلۆکەم هاوڵیان لێران لە بەرامبەر مۆستاون برادرت پیج هەمیشە و عەزیەتە ئەکێشن دێن بۆ ماڵی ئێمە لێرە لە مانستەر ئەو ڕێگە دوورە ئەبڕم بە سیارە دێن بۆ ئێرە و لێرە لایڤێک بۆ منەکەنەوە منیش دێمە سەر لایڤەکە قسە بۆ لەبارەی ئاینی زەردەشتیەوە جیهانبینی ئاینی زەردەشتی بۆ خەڵک بڵاوەکەمەوە بەڵێ بەڵام کاتێک کە بەردەوام ئەگەر خەڵکانە جنۆ بدات تەبان بێگومان من هەر لێرەوە بەدەستی خۆم بلۆکیانەکەم ئێمە باسی جیهانبینی ئاینی زەردەشتیەکەین تۆ 37,000 مزگەوتی هەیە 1 ملیار و نازام چەند ئەوەنە موسڵمان هەیە بەردەوام باسی شتەکەی خۆتانەکەن تەلەڤیزۆنتان هەیە کتێبتان هەیە ئەم هەموو مزگەوتە ئەم هەموو مکەبەرەیە لەسەر قوتی خەڵک ئەم هەموو مەلا بێ ئیش و بێکارە لەسەر قوتی خەڵک لەسەر قوتی ئەو کەسێکەوە گوێنەدا وەوەی ڕایەوەی ئەو کەسێکەوە جنێوەدا سوور نازانێت کە دایکی خاکەکەیەتی لە ژێر خەڵکی تردایە لە ژێر پیاوی تردایە کە پیاوی عەرەب و فارسە عەرەب و فارس و تورکە و نازانێت کە چ لە ژێر ستەمێکە ئێمە جیهانبینی زەردەشتی پێ دەڵێن لە دیدی جیهانبینی زەردەشتیەوە لە دیدی زەردەشتی پێغەمبەری کوردانەوە پێی دەڵێن کە ئەو کۆمەلگای کوردی چۆنە و خەڵک چۆنە بەڵام ئەو دێت جارێ لێرەوە جنێو دەدا ئەو جنێو شتانە ڕابگرن تکایە ئاینەکەشتان یانەکەی خۆتان زۆر زۆر ناشرین کردووە زۆر پیس ناشرینتان کردو بەڕاستی تەماشاکە من کەسێکی ئایندارم باوەڕم بە خودا هەیە بەڵام بێدینێک واتە کەسانی کە ئەڵێن ئێمە مولحیدین لێرە جنێوێک نادەن باوەڕیان بە ئاین نییە باوەڕیان بە ئاین نییە بەڵام وشەی ناشرین ناڵێن بەرامبەر بە کەس بەرامبەر بە ئێمە نایڵێن چکە ئێمە قەت ئەڵێن تۆ ئازادیت چ بیر و باوەڕەکەی ئەویش ڕێز لەمە دەگرێت چونکە ڕێز لەوەی ئێمە شەگرێ بە منی شەڵێ بە ئێمە شەڵێ ئێوەش ئازادن بەڵام بە مەرجێک تەداخلی ئازادی ئەوی تر نەکەین ئەمە لێرایە عەزیزم خدا لێرە ئەمای دەدۆزینەوە خدای ڕاستەقینە ئەمەیە ئاینی ڕاستەقینە ئەمەیە کە تەداخلی ئازادی ئەوی تر ناکات تەداخلی بیرکردنەوەکانی ئەوی تر ناکە نایسەپێنێ بەسەریە ئێمە باسی زۆرمان کرد واتە باسی ستەممان کرد ئەوە ستەمە خدا ستەم ناکە خدا ستەمگەر نییە خدا هیچ دەستورێکی نییە بۆ خەڵک بکوژێ و شت بکە و ئەوانە و جنێو بدا خدا جنێو فرۆژ نییە ڕاستە ئاینەکەی ئێوە عەزیزم ئاینەکەی ئێوە هی خدا نییە و ئێمە ئەزانین خۆی خدا نییە و خەڵک نووسیوێتی و هی کۆمەڵێ بتپەرستە و کۆمەگاکی دواکەوتۆشتە نووسیوێتی بەڵام هەتا ئێستا ستەمتان کردو تر زیاتر نالین لە ڕاستیە هەتان وەستێنین یانی ئیتر ئەوە هاتوونێتەوە لاتانە بین با بێنەوە سەر ئەوەی کەوە چۆن بۆچی ستەمگەری یا چۆن و بۆچی چۆن ستەمگەرایین لابەرین و بۆچی لای دەبین بۆچی ئاینی زەردەشتی دژی ستەمگەریە و چۆن بتوانین ستەمگەری نهێڵین یەکەم خاڵ لە ئاینی زەردەشتیدا پێی ئەوترێ سیستەمی ئەشە ناخوداکە ئێمە نێرومێنی عەزیزم خدا جیهانە ژێتیەک ژیانە ژیان نە نێرە و نەمێ عەزیزی من ئەوە تۆی نێری یامیت خدای خەڵکی دەر نێرومێ خدای ئێمە بەو شێوەیە نییە بەرحاڵ بۆچی و چۆن واتە بۆچی دژی ستەمگەرین و چۆن ستەمگەری ناهێڵین وەکووتم یەکەم خاڵی ڕوبەڕبوونەوەی ستەم لە ئاینی زەردەشتیدا بەپێی مەرحەلەیە واتە مەرحەلەی بۆ کراوە واتە قۆناغ بە قۆناغە کە لی تێبگەی کەواتە یەکەم هەنگاوی لە ئەوێستای لە خوردە ئەوێستادا لە بەشی زەندا لە ئەوێستای کەشتی بەستندا کوشی بەستندا واتە پشتێن بەستندا هاتووە ئەڵێ بە نامی ئورمەزدەی بەخشایندەی بەخشایشگەری میرەبان همەت و هوخت و هورشت مەنشنی و گوشنی و تەنی و ڕەوانی و گیت و ئەزش هەمە گونەوە ناهێ ئەوە خش و پەشیمان و پێپەتیدە جا طبعا لێوە کە باسەکە هەر یەکەم جار ئەڵێ همەت و هوخت و هەبەرش واتە بیری چاک و وتەی چاک و کرداری چاک
یعنی لەم سییانە دەست پێ دەکە اینجا ئەڵێ لەوەی کە گوێم لێبووە بینیومە بۆنم کردووە تامم کردووە لەوێ بووم هەستم پێ کردووە لە هەر هەمووی پەشیمانم هەر خراپێکم کردوێ ئەواخش و پەشیمان و پێپەتیتە پێپەتی ئەین پێپەتی ئەەکەم پێپەتی بوون لە ئاینی زەردەشتیدا واتە تۆبەکردن تۆبە دەکەم لەبێەوە باز دەکا کەواتە لە بیری چاکۆ باز دەکا یەکەم پێگەکەی ئەوەیە بیری چاکە واتە هومەتەیە هومەتە کەواتە یەکەم هەنگاوی ئاینی زەردەشتی بۆ تاکو و بۆ کۆمەلگا کە دێتە ناو کۆمەلگاوە ئەوەیە کە بیانکە بە خاوەنی ئاواز عەقڵ بیرکردنەوەی چاک کەواتە پێویستە مرۆڤ تاک بە تاکی کۆمەلگا کە ئێمە پێشەوایەنی خەڵکی کوردی دەکەین پێویستە فێری زانست و زانیاری بن پێویستە فێری زانست و زانیاری بن و پێویستە عەقڵیان بکەنەوە و ڕۆشنبیر بن کەواتە ئاینی زەردەشتی دێ چی فێری خەڵک دەکا فێری زانست و زانیاریان دەکە واتەکردنەوەی مێشکی مرۆڤ فراوانکردنی مێشکی مرۆڤ باشترین کەرەستەی لە ناوبردننی ستەمە چونکە پێویستە هەستی پێ بکە بیناسێتەوە کامە ستەمە چی ستەمە بۆ نمونە ئێستا کابرایە گەڵێ قەیچێکە تورکیا هاتەوە تورکیەکی موسڵمان کابرای سەرۆکیان لە تورکیا مەرجەعیانە خۆشی لە خۆیان کە ئەم هاتووە ئیتر چێ ئەکوژێ و چۆن خاکی کوردستان داگیرەکات و چۆن بەش بەشێکات و ئێرانیش لەولاوەدەی کۆمەڵەکەی ئێران و خومەینی و نازانم ئەمەی کە ئێستا هەیە عەلی خەمنەیەوانە لە کووردە ئەوانە بە مەرجەعی خۆی ئەزانێ قەیچێکە بابێت چاکتر بێت هەندێکیش هەیە بەغا و ئەم شوێنانی تر ئەوانە یعنی ئەم سعودی ئەمانە بە مەرجەعی خۆیان نەزانن بابێت یعنی کەی کێشەیە کێشە نییە بۆ ئەوان هیچ کێشە نییە مەرجەعەکەی هاتووە بۆی خۆشی لە خۆشی ئەوەی کە ئەوێ لەوێدایە بەس ئەو نازانێ چۆن کۆیلەیان کردووە چۆن داگیریان کردووە لەو ڕێگەیەوە بۆچی پێیان خۆشە ئەوانە لەبەرەوەی کۆیلە کراون فەرهەنگیان نییە بیرکردنەوەیان نییە ئەوەندەی بیری لە لای ڕیشی ئەمە نەبێت و چەفیەکەی بەسەر کچەکەەوە نەبێت بێت و ینی بیری لای ناو گەڵ و شتی وایە بیری لای شەرەف کەرامەت کە خاک ئاو هەوا نیشتیمان بە بەختەوەری یەکسانی سیستەم سەرۆکایەتی دەسەڵات ئەمانە نییە خۆ هیچ کوردێکمان نەبینیەوە ئێستاکێ بڵێ من دەوڵەتی سەربەخۆمەوێ ئەمە چارە نووسی خەڵکی کووردە ئیلا ئەوەمەوێ نەگەوە خۆ ئەوەی کە خەڵک ئەڵێ جیهان ئەڵێ فلان شوێن داگیرەکەم و ئەمریکا ئەڵێ فلان شوێن داگیرەوە تاکێکی ئەنگلیزی ئەمریکیە یا ئەنگلیزی نەبێ هەرچیەک بێ تاکێکی فەرەنسیە ئەڵێ فلان شوێن داگیرەکەم ئەوە خەڵک تاکی چاینی ئەڵە فلان شوێن داگیرەکەم خۆ کوردێک نییە ئەو کوردێکی بەدبەخت لە فیدراڵی زیاتر لە ناشارێکی بچکۆ لای عەقلی لای شتێکی تر نییە نەخوا نەخواستە عەقلی لای ئەوە بێ نیشتیمانەکەی فراوان بکە نەتەوەکانی تری جیهان بێنێتە ژێر ڕکێفی خۆیەوە و یەکسانیان بۆ بەرقەرارکە نا ئەو داڵغەی لە حەوشەی دەرگاکی خۆی تێناپڕ ئەسڵەن لەگەڵ ژنەکەی خۆیان شەڕێتی دوژمنایەتی براکی خۆیەکە لەگەڵ ئامۆزاکەیە پورزاکەیە هاوڕەکەیە ئەو چوار کەس کۆ بن و دوانیان دژێتی دوانیان هەڵەسن تەکەتو لێ دروست دەگەر و دژی دوانەکەی ترە بدەوە ئەگەر بۆ گۆل بڕینیش بێ قوربان ئەوە بۆیە و ئاوە لێەوە هێنە فێڵێکی تایە ئەویان ئەڵە بۆیە ئەو خاکە نازەی هێناوە فێڵێکی تیا فێڵە لە خاکە نازەکەی تایە دیارە کەرەی لێداوە بۆیە قوڕ هەڵ ناگرێ کێشەی خەڵکی کورد ئەمەیە کێشەی خەڵکی کورد واتە عەقڵی تاکی کوردی لە چوارچێوەی خۆی تێنەپەڕیوە ئەوانەشی قسە ئەکەن ئەوانەشی ڕۆشنبیر بن ئەوانەشی کتێب نووسن ئەوانەشی کە سیاسین ئەوانەشی کە شاعیر و شوعەرا و ئەو جۆرەشتانن ئەوانەشی کە سەرخێڵن ئەوانەشی کە خەڵکی سیاسی و دەسەڵات دار و ئەمانن ئەوانەشی کە خەڵکی پێشەوای ئاینین هەمویان عەقلی لە ناوگەڵیان تێپەڕ ناکە عەقلی تاکی کورد لە چوارچێوەی خۆی تێپەڕ ناکە زۆربەی هەرە زۆری ئەو کۆمەلگا و ئەو کۆمەلگای کوردیە ئەو گروپانە تیا کارم کردووە چ چالاکی مەدەنی سیاسی ئاینی هەرچیەک لە چوارچێوەی خۆیان تێپەڕ ناکەن ئێمە دووسێ کەس چوین بۆ شوێنی هەرێکی لە ئاینێک بوو موسڵمان بوو واتە ڕێبەرێکی ئیسلامی موسڵمان بوو کە سێ بەش بوونەوان سێ موسڵمان هاتە بوو خۆیتر یەک کۆمەڵنەوان حەد نازانی چۆن قسەیان لەگەڵاکەی وەک کابرای لێ هاتووە هەرێکی سەر بە تەکەتولێک وەڵحاصڵ ئێمە ئەم سێ تەکەتولەی ناو ئیسلام هەرێکی دانێکمان هێنا من بووم بە هۆکاری کۆکردنەوەیان و کۆمکردنەوە و هەروەها یەکێ لە کاکەیەکان ئەوانیش دوو بەشن
بەڵام ئەوان ڕازی بوون بۆ یەکێکیان بێن یەکێکیان هات ئیزەردەکان ئەوانیش بوون بە کۆمەڵێ بەش یەکێکیان هات وە خورشیدەکان تەبعاً نەهات وەکو پێم وتی مەسیحیەکانیش یەک کۆمەڵ جێری جیاوازن ناچار بوون 5 جانە مەسیحی بێنێ 5 مەسیح کە ڕۆشتین بۆ ئەو جێگەی هەبوو جارێ هەرکەدا بەزین و درود و خۆشەویستی و باوشمان کردبەیەکە با ڕسمێ بگرین پێشەوەی ڕسمەکە بگرین مەسیحیەکان پەلامارێتیاندا بە قسەکردن و بە سوکایەتیکردن بە یەکتری من ناوبژی ئەوان مەکرد هەرسێ ئیسلامەکە پەلامار یەکتریاندا مەگەر خوددا بزانێت چ سوکایەتێکیان بە یەکتری کردو ئادود سێ ئەڵڵا هەیە سێ قورئان هەیە سێ پێغەمبەریان هەیە سێ بتیان هەیە سێ نازانم چیان ئەم مەسیحانە هەر یەکەی لە باوەڵێکی هی ئەمریکا بوو یەکەی ئەفریقا بوو یەکەی بنازانم کوێ بوو یەکەی هی هەولێر بوو یەکێ هەر یەکەی هی وڵات و هی شوێنەوە شتانە باش بوو ئیزەدەکەی و کاکەیەکان هەر فەوتا بوون بە ئێمە و واتە زەردەشتی و کاکەی و ئیزەدی بەس فریای ئێمە مەسلحەتی نێوان و ڕێکەوتنی نێوان ئەو 4-5 کەس ئەو 5-6 کەسەمان کرد ئەوە باش بۆ ئەشکەوتێکە چوینە ئەشکەوتەکە جارێ هەر لە ڕێگەکەی خۆی لە ڕێگەی ئەشکەوتەکەەوە کە دابەزوینتر بەرەو ئەشکەوتەکە ڕۆشتین جارێ لەوێ ئایا چێ پێشەکەوێ چێ یەکەم جار ئەڕوا و ئەمانتر بەدوایە تووڕە بووم تەلەفۆنم کرد بۆ مامۆسافەرهاد یادی بەخێر و کاتە مامۆسافەرهاد پاڵەوان مابوو وتم ئەمانە چی لێ بکەم بەم شوێن وتی کوتەکێک دەست بەرێ بڵێ ئەوەی دوای ئەم کوتەکە نەکەی خوا لە حاڵی بڕاتەوە بۆ ماڵەوە منی هەروەگەوەم کرد یەک کوتەکەم گر بەدەستمەوە وتم هەمووتان دوای ئەم کوتەکەکەون هیچ کەسێک پێش من ناکێ منی ئەوم کۆ کردەوە دوام کەون هەمویانم دوای خۆمدا بۆ ئەشکەوتەکە و نەشمێش کەس قسەکە هەتا هاتنەوە بەس خۆم قسەم کرد ئەوەی قسەیەکەم و یارمەتی بخوازە بزانە ڕائەکە چییە پێم باش بێ قسە بکە پێم باش نەبوو قسە مەکە ئەمە کۆمەلگای کوردی ئاینەکانە ئەمە ئاینەکانی کۆمەلگای کوردی ئەمەتە ئەتەوێ چی لەم ئاینانە هەڵکڕێنی بەهشتی پێنیشان بن کاکە بەهشتی پێنیشان نابن خوشکە بەهشتی پێنیشان نادن ئەمانە بەس ناوگەڵت پێنیشانەدن جانەکی ئەمانە بەس بەرژەوەندی خۆتیانیان پێنیشانەدن ئەمانە بەس پارۆپولی پێنیشانەدن ئەمانە بەس مەسلحەت و بەرژەوەندی کورسیت پێنیشانەدن ئەمانە ئەوەت پێنیشانەدن کە تۆ چۆن دانیشیت و ئەم بەسەر تۆ باز دات ئەمانە گەورەی خوان پێنیشانن لە بەڵام لە بەرامبەردا لە ناوەڕۆکدا هیچ نین دوای کوتەکێکەکەون ئەمە حقیقەتی کۆمەلگای کوردیە هی ئاینەکانێتی سیاسیەکان لە چەند گروپ دەیان حیزبم بینیەوە لە کوردستانە کاری کردووە هەرچەند من تەنها لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە بەشداریم کرد ئەی بزوتنەوەی گۆڕان بۆ لایەنێکی زۆر کەمی کاتێکی زۆر کەم ئیتر وازم هێناوە لە حیزب سیاست هەرگیز نەچوومەتەوە بەلایە بەڵام لە هەموو ئەحزاب و ڕێکخراوەکانی کوردستاندا دوو کەس بەیەک و کاکە کۆگنی 4 کەس بەیەک و ناتوان دانیشن ئەوە لە ناو حیزبەکانە کۆمیتەیە لقە نازام چییە هەرچیەکەمانە هیچی کۆگرین بەیەکەوە هەر لە ناو ماڵەکەی خۆیانە دوژمنی یەکتریەکەن اینجا وەرە ئەم حیزبە لەگەڵ حیزبێکی ترا چۆن ڕێکەخەی کاتێکە حیزبەکە خۆی ناتوانێت ناخۆیان ڕێکە اینجا چۆن حیزبی 4 پارچەکانی ترێنی اینجا چۆن ئەمانە کۆ ئەەکەیتەوە دژی بەداگیرگان تێی ئەگەێنی کاکە خاڵە خوشکە مامە دادە با پیرە نەنە ئەم خاکەکەی ئێمە کە شەرەف و کەرامەتمانە داگیر کراوە ئەمە ستەمگەری بڵاو بۆتەوە بێدادی بڵاو بۆتەوە دزیە نازانم چییە قسە بکەی ئەو کوژن یەکەم جار من بەمەوە دەسم پێ کرد لە ناوتە بن سوکایەتی پێکەن جنت بۆ جنت پێدەن تۆهمە بۆ هەڵەبەسن کۆمەڵ شتەڵەن بە ناوی تۆ هەڵەن وای وتووە وای کردو وای چووە شتی لە ئەخلاقی شتی بۆ دروست دەکەن بابە من شەرابم خواردوتەوە شەراب بەخۆمەوە وازانم منی مسلمانم بابە شەراب لای من پیرۆزە من دانیشم شەراب بەخۆمەوە لەگەڵان خواردنە خۆ ئێمە 4 ژن و 5 ژن ناهێنین بە قوربان خوشکی خۆمان ناهێنین ئێمە هۆگێوە نین تۆ حەقت چیە بەسە تۆ تێنەگەشتووی هێشتا تۆ لە ئاین تێنەگەشتووی وازانی ئاین ئەو چوارچێوەی تۆیە ئاین ئەو چوارچێوەی تۆ نییە هەروە چۆن دەوڵەتداری ئەم چوارچێوەی ئێوە نییە یەکەم دیموکراسیەتی ناو کۆمەلگاکانی جیهاندا هەڵبژاردنە دیموکراسی واتە دموکراسی یعنی کە ویشەیەکی یۆنانی واتە حکمی گەل بە هەڵبژاردن بە خۆی بە هەڵبژاردن یەکەم دیموکراسی سپاس گوزارین کە یەکەم دیموکراسی چییە لەکوێوە پەیدا بووە لە هەڵبژاردن دیاکۆی مەزنەوە پەیدا بووە
دیاکۆی مەزن یەکەم هەڵبژاردن بۆ لەسەر ئاستی ڕووی جیهاندا کە وەک شاهەنشای جیهان هەڵبژێراوە. ئێستا تۆ پێ مەڵەی دیموکراسەکەی تۆ موهیمە ئێستا ئیکەیت کە لە باتی 6 دەنگی هێناوە تۆ 10,000 دەنگی تێکردۆ بێ قەزابی یاخوا لە سنووقەکە. ئەوە ئێمە 6 کەس دەنگمانەوە 700 دەنگی تایە با بە 6 لەکوێ 700 لەکوێ خۆی شوێنی دەنگدانەکە هەمووی 400 دەنگە 6 کەس چوە دەنگی داوە 700 دەنگ لە ناو سنووقەکایە کورە خواتان بێ هەر ویژدانتان بێ. ئەمە هەڵبژاردنەکەی ئێوەیە. قسەکانیش کە بڵێ ئەو کوژن ئەگەر ڕاستیش بەم کۆمەلگایە بڵێ ئەگەر بڵێ کۆمەلگای کوردی تاک بە تاکتان ئێوە خەڵکی چەساون ستەم لێکراون ژێردەستن جوێنە پێە گاڵتە پێەکە جوێن بە خوشک و دایکدایە بابە پێ دڵم تۆ بە قوربانی چاو تۆ داگیر کراوی چۆن ئەتوانی ڕوبەڕووی ستەم بیتەوە بەوەی کە خاوەن فکر و عەقڵێک بی پێوترێ ئەشا ڕێگای ڕاستی حەقیقەت واقع پێڵن لە کوردیدا پێوترێ کەتوار. ئومێدم وایە زمانزانەکان ڕەخنەم لێ مەگرن لەسەرەوە چونکە من بە کەتوار بیستم. عەزیزی من کاک ڕێگا کوردش باش کاک ڕێگا کوردش نا نەبەس محەممەد ئەم براکەم عەزیزم کاک نەبەز ومێدم وایە نەبەزیت و هیچ کەسێک نەبەزێ لە کوردستاندا. ئێمە واقع دەڵێن حەقیقەت دەڵێن ڕاستی دەڵێن ڕاستی بۆ ئەم کۆمەلگایە. تۆ کە بە من ئەڵێیت وانە یا جنێوم پێدەی من بە تۆ ئەڵم تۆ کۆیلەی تۆ داگیرکراوی شەرەف و کەرامەکەت کە خاکە لەژێر چ پیاوی دەستی پیاوی تورک و پیاوی عەرەب و پیاوی فارسایە و ئەوانە مەرجعی ئاینی ئێوەن یانی ئێ مەرجعی ئاینی شیعە لە ئێرانە ئەو شیعە کوردانە هەرمیان مەرجعیان ئێرانە باشە لەسەر خاکەکەیەتی داگیری کردووە خاکیش دایکە کاک باشە مەرجعی ئیخوانی مخوانەکان لە تورکیایە پیاوی تورک خاکەکەی داگیر کردووی لەت کوژێ پارچە پارچە دەکا تعدای شەرەف و هەموو شتێک لە دەکات ناموس و هەموو شتێ مەرجعەکەت لە تورکیایە. ئەوانی تریشان مەرجعەکانیان سعودیە و بەغا و ئەم عەرەبەکانی ترەوە شتانەیە ئەوان هاتون خاکەکان داگیر کردو خاکەکە دایکی تۆیە وە تاکەتە دایکی خۆ دایکی هەمووتان دایکی هەر هەمومان ئاوا چۆتە ژێر دەستی ئەوانەوە. باشە کاکە ئێستا چی لە دایکمان کرد چی لە دایکتانەکەن کاک چی لە دایکتانەکەن چی لە دایکتانەکەن عەزیزن پێم بڵێن ئێوە چۆن دایکتان ئازادەکەن لە ژێر پیاوی تورک و فارس و عەرەبدا کە مەرجعی ئاینی ئێوەن ڕێبەری ئاینیتانن. باشە چۆن ڕزگاریەکەن چۆن خۆتان ئازادەکەن هۆستەمتان لێەکەن خاکتان داگیرەکەن نیشتیمانتان داگیرەکەن یعنی خەڵکی کورد ئێوە هەتاکەی ئەتانەوێ بەدیلی بژین هەتاکەی ئەتانەوێ ستەم گەراییتان لێ بکرێ هەتاکەی ئەتانەوێ پشت لە ڕاستیکەن هەتاکەی ئەتانەوێت تاریک ببینن چاوتان تاریک بێ بەرچاوتان تاریک بێ یعنی بۆچی هەتاکەی ئەتانەوێت جنێو بن جنێو بن جنێو بن بەم و بەو کە باس ئەکا ئەڵێ ئێمە ستەممان لێکراوە ئێمە داگیر کراوین ئێمە خوشک و دایک و کەس و کارمان هەمووی لە ژێر پیاوی فارس و تورکایە. یعنی ئەمە چه هەڵەیەکی تایە عەزیزم هەتاکەی تۆ ئەتوانی وا بکەیت هەتاکەی ئەتەوێ وا بژیت هەتاکەی ئێوە ئەتانەوێ بەم شێوەیە برژین هەتا ئەو کاتەی ئێوە عەقڵتان نەکرێتەوە. هەر بۆیە پێویستە لە ڕێژێر سیستەمی ئەشادا کە حەقیقەتە ڕاستیە جانەکەی من کاک ڕێگا کوردش خەڵک ئازاد نییە لەوەی کە من بکا بە کۆیلە خەڵک ئازاد نییە لەوەی کە خاکەکەی بیادە دەست ئەوانی تر ئازاد نین ئیدی لەوەی کە بمانکەن بە کۆیلە ئیدی ئازاد نین لەوەی کە گەمژەمانکەن خەڵک گەمژەمانکە ئیتر ئازاد نین لەوەی
ئێوە شەرەف و کەرامەتمان لەبیر بنەوە ئیتر ئازاد نین لەوەی ئێوە ئاوا بچووکمان کەنەوە ئاین ئاوا بچووکمان کاتەوە مەرجەعەکان ئاوا بچووکمان کاتەوە خرپنەکان ئەوەی بەقور لەسەر نان و لەسەر ژیان و لەسەر عیب نەبەهینەکەی تریشی ئێوەیە ئاوامان لێ بکەن عەزیزی من یعنی تر پێویست ناکە پێویستە خەڵک ئێمە پێویستە ئازاد بین کەواتە ڕێگەی حەقیقەت بگرینە بەر چۆن ئێمە ئەتوانین فکرمان ڕۆشن کەینەوە واتە لە ڕێگەی خودداوە واتە فەرمانی خوددا بێت بۆ ئەوەی کە ئێمە ئازاد بژین فەرمانی خوددا ئێمە داوای فەرمانی خوددا دەکەین کە ئێمە ئازاد بشین مافی خۆمانە داوا لە خوددا بکەینەوە ئێمە مافی خۆمانە لە خوددا بپارڕینەوە ئێمە بە مافی خۆمانە ئەگەر باوەڕمان پێی بێ هەر کەسێ باوەڕی پێێتی گفتوگۆ لەگەڵ خودای خۆیدا بکە لەگەڵ ناخی خۆیدا بکە بچێتە ناو ناخی خۆی بچێتە ناو سروشت و دەوروبەر مافی خۆیەتی کە باوەڕی بە خوددایەکە داوا لە خودداکەیکە داوای ئازادی لە خودداکە بکە باشە ئایا خوددا ڕێگەیەکی هەیە بۆ ئازادی ئایا خوددا پەیامێکی بۆ ئێمە داوە بە ئازاد بۆی ئازاد بین بەڵێ کەواتە ئێمە لە ڕێگەی ئەوێستاوە ئەوێستا کتێبی پیرۆزی زەردەشتیان کتێبی پیرۆزی ئەهورامەزدا کە سروشی واتە وەحی خوددایە بۆ پێغەمبەر زەردەشت ڕێگەمان پێنیشانەدا بەرەو ئازادی ڕێگەمان پێنیشانەدا بەرەو سەربەخۆی ڕێگەمان پێنیشانەدا بۆ لە ناوبردنی ستەمگەری کەواتە بۆ ئەوەی دژی ستەمگەری بینەوە ئێمە پێویستمان پەیامی خوددایە ئێمە پەیامێکی خوددامان دەوێتکەوا دژی ستەمگەری بینەوە ئەوە تا پێمان دەڵێ گاساوەکان واتە گوتەکەلی زەردەشتی ئەوێستا پێمان دەڵێ ئەڵێ چی منداڵ و نەوەکانی بەتوانای خەڵک واتە منداڵ و نەوەکانی خەڵک ڕوو لە ڕاستی دەکەن یا ئەو کاتەی منداڵ و نەوەکانی بەتوانای خەڵک ڕوو لە ڕاستی دەکەن واتە ئەو خەڵکانی کە بەتوانایە خاوەنی فکر و عەقڵن خاوەنی خەرد و ئاوەزن ئەتوانن بیرکەنەوە خاوەنی ئەوێستان خاوەنی دینی خودداین واتە خاوەنی پەیامی خوددا ئەتوان بیرکەنەوە بە ئاسوودەی گیانی و هەوڵی جەستەی خۆیان واتە بە هەوڵی جەستە شەڕکردن ڕوبەڕووبوونەوە پەلاماردانی داگیرکەرانی کورد ئاوا بۆ پێشکەوتن و ئاوەدانی گیان خەباتەکەن ئەڵێ ئەو کاتەی خەباتیان کردواتە بۆ پێشکەوتن و ئاوەدانی گیان وەک زەردەشتی مەزنە فەرمێ با لەو کەسانە بین کە هەمیشە گیان تازە و نوێیەکەنەوە کەواتە ئەمە پەیامی خوددایە بۆمان دێنێ بۆ خەبات و تێگۆشانی ئێمە بۆ چییە بۆ پێشکەوتن و بۆ ئاوەدانی گیانە کە خەباتەکەین ئەڵێ ئەو کاتە ئاهورامەزدا کەواتە ئەڵێ من ئەهورامەزدام ئەو کاتە لە تشکی ئەندێشەی چاکدا واتە تشکی ئەندێشەی چاک مەبەستی چییە واتە لە بیرکردنەوەکانی خوددادا لە پەیامەکان ناو پەیامەکانی خوددادا کە تۆ خەیاڵێک و عەقڵێکی چاکت هەبێ ئەوانی پێکەوە یەکگرتوو کرد و ئەوان پێکەوە یەکگرتوو دەکە واتە ئەندێشەی چاک و تێکۆشان بە یەکەوە یەکگرتوو دەبێت تاچی بێ و خەبات دەکەن و تێکۆشان دەکەن بۆ ئاوەدانی و پێشکەوتنی وڵات و ژیان و بۆ سەوزکردنی وڵات ئاوا پەیامی خوددا دێ ئینجاڵێ چی لەمەوە خۆشبەختی و ڕاستکاری واتە هەم خۆشبەختی هەم کاری ڕاستی بۆچیە بۆ ئاشکرا بێ ئەڵێ لێرەوە کاری ڕاستیتان بۆ ئاشکرا بێ کەواتە ئێمە دەقی خوددامان هەیە دەقیکی پەرتووکی پیرۆزی ئەوێستامان هەیە کە ئێمە پاڵ پێوەنێ هانمان ئەدا بەرەو خەبات و تێکۆشان دژی داگیرکەران و چەوساوەکانی کوردستان ئەوانی کەمان چەوسێنەرانی کورد با بڵێن کەواتە لێرەوە ئێمە پەیامی خوددامان هەیە واتە لە کتێبی پیرۆزی خوددادا هاتووە کە مرۆڤی کورد کۆمەڵگای کوردی پێویستە خەبات بکەن و تێبکۆشن لە پێناوی بەختەوەری و ژیانێکی چاکتردا لە پێناوی ئازادیدا لە پێناوی دش بە ستەمگەریدا بۆیە ئێمە لێرەوە بانگهێشتی خەڵکەکەی ببن بە زەردەشتی بۆچی لەبەرەوەی لە پەرتووکە ئاینەکانی تردا چونکە پەرتووکی ئاسمانی نین هی خوددا نین مرۆڤ نووسیوێتەوە خەبات و تێکۆشاییان نییە بۆ ئازادی خەڵک بۆ خۆشبەختی خەڵک
یەکسانی تێدا نییە بەرقەرار نییە بەڵکو بە کۆمەڵە ترسەوە گرێی دەدا بە کۆمەڵە ترسەوە گرێی دەدا بۆ ئەوەی کار بۆ ئەو بکە بۆکێ بۆ کابرای عەرەب بکە لە زمانی عەرەبی دەرنەچێ وەرەی خوددا نییە هی کۆمەلگەیەکە و بۆ قازانجی خۆی فەرهەنگی خۆی مێژووی خۆی نیشانی ئەدا و ئەم کارە ئەکە کەواتە مەکاری کتێبی خوددا نییە کتێبی خوددا ڕێگەمان نیشانەدا بۆ خۆشبەختی کتێبی خوددا کە ئەوێستایە ڕێگەمان نیشانەدا بۆ دژوەستانەوە بەڕووی جەور و ستەم و داگیرکاریدا ئەم کتێبە پەرتووکی ئەوێستایە ئەوێستا لە ناوەندی زەردەشتیان هەیە و من نوسخەی ئەسڵیم هەیە واتە نوسخەی ئەسڵی ئەوێستا بە زمانی ئەوێستایی و بەردەوامیش لە لای خۆم وشە وشەی وەرئەگەڕمە سەر کوردی و ئەوەندەم نەماوە کە تەواوی کەم بە ئومێدم وایە ڕەنگە 6 مانگ 7 مانگیان ڕەنگە ساڵێکی تریشی پێ بچێت تاوەکو تەواویەکەمەوە 5 ساڵە خەریکی وەرگێڕانی و هەموو ئەم زانستە زانستی موگەکانە زانستی موغەکانە زانستی مەجووسە مەجووس کوردە موغەکان کورد بوون کەواتەمە زانستی کوردە پێغەمبەری خوددا کورد بووە ئەو دەمە کورد بووە ئەلبەتە کە دەڵێن کورد بووە مەبەست لەوە نییە کە ئەمە پێغەمبەرێکی کوردی و بەس بۆ کوردە پێغەمبەری جیهانە ئەو بۆ جیهان تێکۆشاوە ئەو تێکۆشاوە ستەمگەری لە جیهاندا نەمێنێ سیستەمێکی ڕێکوپێکی دەسەڵات و بە بیری چاک و تێی چاک و کردداری چاکۆ ژیان بکەین و بۆ بەختەوەری و ئەمە چراکەمانەکە بە دەستمانەوە گرتەوە کە ڕووناکی دەکەین کەواتە بۆ ئێمە خەڵکی کورتبانیش دەکەین بۆ ئەوەی بێنە سەر ئاینی زەردەشتی بۆ ئەوەی بە بەختەوەریان بە شاد بکەین بۆ ئەوەی فێری بیری چاکیان بکەین بۆ ئەوی پێیان بڵێن ئێوە کۆیلە نین ئێوە کەسی دووەم نین ئێوەش ئەتوان دەوڵەتتانە بێ ئازاد بن ئێوەش مرۆڤن ئەنی هێستا تاکی کوردی مرۆڤ نییە لە ڕاستیە لە چاونەتەوەکانی دەردا میلەتێک سەربەخۆنەژەکەی مرۆڤە مردۆ بێ کۆیلە بێ لە بەردەزەوانی تراکەی مرۆڤە واتە بەشێکی لە مرۆڤایەتی لێو سەرراوەتەوە لە ڕەوشتا لێی سەنراوەتەوە بیرکردنەوەکانی لێ سەنراوەتەوە ڕەوشتی لێ سەنراوەتەوە گوتاری لێ سەنراوەتەوە کەواتە ئەمە لە مرۆڤ بوون دەرچووە ئەمە کۆیلەیەکە و تەڵقی کراوەتە مل و بە شێوەیەکی تر بەڵام بە شێوەیەکی تر تەڵقی کراوەتە مل هەروە زەردەشتی مەزن با بزانین لەو بارەوە چییە فەرمی ئێمە بۆچی هاوارەکەی نەڵێن وەرن برن بە زەردەشتی ئەمەیە ئاینی زەردەشتی پێویستە هەموو ئێمە ڕێزەکانی خۆمان فراوانکەین داوە لە هەموو هاوڵان و هاویاران ئەزیزان و خۆشەویستانەکەم ئەم لایڤە شێرکەن لای خۆیانەوە ئەم لایڤە شێرکردنی ئەم لایڤە ئەرکێکی نیشتیمانی نەتەوەیی ئینسانی خودایی ئاینیە بۆ ئەوەی هەموو خەڵک جۆی لێ بێ بزان کە ئاینی زەردەشتی چۆنە باسی چیەکە حەقیقەت کامەیە چۆن داگیرکراوین ئێمە و ئێمە چی پێویستە بیکەین ئێمە چیمان پێکرێ چۆن ئێمە بە یەکەوە بڕۆین ڕوبەڕووی ئەمە ببینەوە ئەوە تا زەردەشتی پێغەمبەر داوامان لێکاڵێ هەڵسن ڕوبەڕووی ببنەوە هەڵسن یەک بگرن بۆچی یەک ناگرنیەوە بۆچی جنێ و سوکایەتی بە یەکتریەوە ئێوە وازانن سوحبەت و قسەی خۆش و سوکایەتیکردن بەم و بەوە ئەوانە ئەمە چارەسەری دەردی تۆکە هاوڵانی هێژە هیچ گرنگ نییە لە لای منەوە چەند سوکایەتیم پێ ئەەکەن چەند قسە ئەڵێن چەند جنێو ئەدەن چەند پەیجی فەیک دروستەکەن یانی تەزور دروستەکەن چەند بەناوی منەوە شتەڵێن چەند شت بڵاو هیچ گرنگ نییە بەلامە هیچ گرنگەوەی من پەیامی خودداتان پێڕادێنم پەرتووکی پیرۆز قسەی پێغەمبەر قسەی پێغەمبەری کوردان من قسەی پێغەمبەرێکتان بێڵم کە کوردە قسەی پێغەمبەرێکتان پێڵم کە کوردە و ئاینەکەی بە کوردی هاتۆ بۆ ئێمە و پێمان ئەڵێ چۆن ئێمە دژی کرپنەکان و کاوەکان واتە خرپن و نەشمیلنان موشیلەکانەوەی لە قوڕگی ئێوە ئەژین عەرق ناکەوێتە چاویانەوە و کاویەکان ئەوەی کە ئەگوایە دادوەری لە کاوی دەدا یەکسانیمان بۆ دێنێ چۆن ئێوەیان هەر خەڵەکانەوە چاواشەکاریان بۆ کردن و ئێوە لە کۆیلایەتیە هێڵنەوە و هەروەها ئەو داگیرکەرانی کاندن سەر خاکەکەتان ئەوەمان پێڵێ ئینجاڵێ چی هەر کەسێک کە زەردەشتی سپەندمان واتە زەردەشتی ڕووناکی بەخش لە ڕێی ئامانجیدا
پشتگیری بکات واتە هەر کەسێ لە ڕێی ئەم ئامانجەوە کە بۆ خۆشببختی و ئازادیە کە پشتگیری بکات پشتگیری لە زەردەشتی پێغەمبەر بکات دوای بیر و باوەڕەکەی کە بیکات بە بنچینە بیرکردنەوەکانی خۆی و خاوەنی ئەندێشەی چاک و کاری چاک بێ و خزمەت بە مرۆڤایەتی بکە خزمەت بە ئاژەکە خزمەت بە دروخت و گیان و گژ و جا بکە خزمەت بە ئاو هەوا بکە خزمەت بە خاک بکە خزمەت بە ڕووناکی بکە چی دەبێ چ ژن و چ پیا و چ کچ و چ کوڕ ئاکار چاک دەیناسن واتە خەڵک بە ئاکاری چاک دەیناسن ڕۆشتێکی بەرزە ئەوە ڕەوشتی چاکە ئەمە ڕەوشتێکی بەرزە ئەمەیە ئەهورامەزدا ئەوێ لە تۆ نەگەوەی تۆ زنوبی تۆ وەک پیاوەک و شەش و ژنەبات و تۆ سواری بیشتیوامان نییە ئێمە خۆمە هەماندانە ناوە کاکەجا خوامە هەیدانە ناوە بە قوربان خوا لەش فرۆ جێگەی لەش فرۆشی دانە ناوە تۆ بچی لەوێگان کەیت و بیتە دەرەوە خواکەی علاقەی بەسەر ناوگەڵی تۆ هەیە هۆشتانە خۆ سمبوڵی عیب نەبێخایی بینی پیاماندانە ناوە لە ڕاستیە ئەوە سوکاتیکردنە بە خوددا ئەوە بە دەڵالکردنی خوددایە یعنی عیبە و جۆرەشتانە سوکایەتیکردن بە خوددا لە تاور ڕادەیە شتێکی باش نییە ژەڵە چی ئەهورامەزدا ئەهورا واتە خاوەن ڕووناچی خوددا باشترین ژیان دەبەخشێتە کەسێکی وە بەس چۆن ئەو کەسەی کە هەوڵ و تێکۆشان دەکە ئەو کەسەی خەبات و تێکۆشان دەکە ئەو کەتەی تێدەگۆشێت لە پێناوی ئەوانی تر ئەو کەسەی بیر دەکاتەوە فکری فراوانە زانست پێش دەکا ژیان چاک دەکا زانست و زانیاری بە ناو خەڵکا بڵاو بکاتەوە خۆی چاک دەکا دەڕوانێتە خۆی دەچێتە ناو ئەندێشەکانی خۆی و بیر دەکاتەوە ئەمانە ئەو کەسە ئینجاڵێ چی لە تشکی ئەندێشەی چاک و ڕاستیدا ئەندێشەی چاک واتە بیری چاک هومەتە وەکو وتم ئەوە پایەی ئاینی زەردەشتیە و ڕاستی واتە ئەشا سیستەمی ڕاشتە حەقیقەت وەکو باسم گە ڕێگەی ڕاستی کە ئاینی بنەڕەتی ئەهوراییە کەواتە ئاینی بنەڕەتی ئەهورایی چییە؟ ئاینی بنەڕەتی ئەهورایی ئەوە نییە باسی ئەو بۆ بککەوە تۆ بێی کۆمەڵی ژنێباتێ تۆ سواری بیجانەکەم ئاینی بنەڕەتی ئەهورایی بیرکردنەوەی چاکە عقلی چاکە کاری چاکە خزمەتکردنی ئەوانی ترە خۆشببختی هێنانە بۆ ئەوانی تر دژوەستانەوە بە ڕووی مستەمگاریدا بە دوی داگیرکەراندا ئازادیە سربەخۆییە دادوەریە یەکسانەیە ئەمەیە حکومڕانێکی چاکە ئەمە ئاینی بنەڕەتی ئەهورایە کە لە ئەوێستا کتێبی ئەوێستای فیرۆز بازی دەکات بنچینەکانی باس کردووە لە خۆشە ئینجاڵە چی لە خۆشەویستی خۆی بەهرەمەندی دەکات کەواتە ئەو کەسانی کە لە خۆشەویستی خوددا بەهرەمەند دەبن ئەهورامەزدا بەهرەمەند دەبن چێن ئەوانن کە تێدەگۆشن لە پێناوی باشترکردنی ژیاندا ئەوانە کە تێدەگۆشن لە پێناوی چاکترکردنی ئەوانی تردا ئەوانەی کە تێدەگۆشن لە پێناوی بەختەوەریکردنی ئەوانی تردا ئەوانەی کە تێدەگۆشن لە پێناوی کوردستان و سربەخۆییدا ئەوانەی کە تێدەگۆشن لە پێناوی نەهێشتنی واتە داڕمان و لە ناوبردننی کرپن و کاویەکاندا کرپن خرپنەکان پیاوانی ئاینی کاویەکان سیاسیەکانن ئەوانەی کە بەیەکەوە ڕێکەوتون ئەو دوانە بۆ بەرژەوەندی خۆیان و بۆ حکومڕانێکی خراپ ئەوانە کاوی و کرپنن بۆچەر بۆیە ئێمە بەشداری هیچ سیاستێک ناکەین وە تازەترین قسەشم لە دەنگی ئەمریکا ئەوە بوو ئەگەر هاوڵان و هێژیان بستە سەر دەنگی ئەمریکا جوان لە قسەکانی منەوە بە نووسنیش نووسراوە و بڵاو کراوەتەوە کە هەرگیز ئاینی زەردەشتی لە کاری سیاسیدا بەشداری ناکە باوەڕی پێین ئاینەکەمان ناڵێ ئاینەکەمان لە سەر ئەساسی بیری چاکە ڕێبەرایەتیکردنی خەڵکە چونکە پێغەمبەری مەزنمان زەردەشتی ئەسپەتمان زەردەشتی ڕووناکی بەس کە پێغەمبەری کوردان و هەموو جیهانیانە ئەو خۆی ڕێبەر و مامۆستا بووە واتە پێغەمبەر بووە و ڕێبەر و مامۆستا بووە ئەمە ئاینی زەردەشتیە لەو ڕۆوە کە باسی دەکەن اینجا خودای مەزن ئەهورامەزدا چی بە زەردەشت دەڵێ سەیر کە بزانن ئەهورامەزدا خوددا لە کتێبەکەی خۆدا چی بە زەردەشت وتووە ئەمەوە گەوە نییە وەک دینەکانی تر پێی بڵێ بڕۆ کچەکەی خۆ و بووکەکەی خۆ مارەکە مادەم ئەی تۆ پێغەمەری من و نێرایی منی بڕۆ هەر ژنێک بینی سواری بەهی تۆیە شتیوامان نییە ئێمە کاک خوددا باسی ناوگەڵ و شت ناکە بزانە خودای ئێمە کە خودای حەقیقەیە چونکە خودای ئەوان خوددا نییە ئەوان دروستکراوە هی عەرەبە فەرهەنگ و مێژووت کۆمەڵی شتی خۆیان و سیاسی شتی وایەوان هیچ پەیوەندێکی بە پەیامی خودایەوە نییە سەیر بزانە خوددا و چۆن لە موغ ڕوانێ ئەنجومەنی موغان چیان پێڵێ ئەی زەردەشت ئەڵێ زەردەشت دۆستی ڕاستکردداری تۆ چێ ئەو پێڵێ ئەزانی دۆستی ڕاستکردداری تۆ چێ سەمە بە خەڵکی کورد دەڵێم ئایا زانن دۆستی ڕاستکردداری ئێوە چێ دۆستی ڕاستکردداری تۆ چێ
کێ دۆستی ڕاستکردانمان کێ ئەو کەسەی خوازیاوی ناوی چاکە و پێشکەوتنی ئەنجومەنی موغان واتە ئەو کەسەی کە ڕاستکردار دۆستی ڕاستکرداری زەردەشتی پێغەمبەر و دۆستی ڕاستکرداری خوددا واتە ئەوەی لە ڕێگەی خوددایە کێیە ئەو کەسەی خوازیاری ناوی چاکە واتە کردداری چاکە ناوی چاکە کاریە کردداری چاکاریە پێشکەوتنە واتە بۆ پەرە پێشەوە دووە پێشەوە چوون وەکووتم زەردەشتی ئەسمەتمان ڕووناکی بەخش ئەفەرمێ خۆشببخت کەسێکە لە پێناوی خۆشببختی ئەوانی تردا تێدەکۆش کەواتە ئەمە کێیە ئەمەیە دۆستی ڕاستکردداری ئێمە ئەمەیە پیاوی ڕاستکردار ژنی ڕاستکردار کچی ڕاستکردار کوڕی ڕاستکردار مرۆڤی ڕاستکردار و ئەنجومەنی موغەکان پێشەخە بە ڕەخنە و بە تێبینیەکانی بە پێشنیارەکانی بە هەڵبژاردنێکی چکە ئەنجومەنی مەرێ کە ئەنجومەنی موغان دروستەکە چکە ئەنجومەنی موغان لە ئەنجومەنی مەرێ پێک دێ لە سیستەمی زەردەشتیدا ئەمە بە هەڵبژاردن بێ چ ژن و چ پیاو بە پێی لێ هاتوویی توانا فکر عقل بیر و گوتە و کردار تواناکانی چێ و لە کوێ پسپۆڕ و شارەزایە ئاوا ئەنجومەنی مەرێ هەڵەبژێرێ دواییشە ئەنجومەنی مەرێ ئەنجومەنی موغان هەڵەبژێرن ئەمانە کەواتە ئاوا بە هەڵبژاردنێکی ڕاستەقینە لەگەڵ بۆی ئێمە 200 کەس بۆی هەیە دەنگ بە 600 دەنگ لە ناو سنووخەکایە کاکەیجان ئاوانە لە ڕاستیدا ئەم کەسە ئەڵێ نمونەی گوشتاسبی قارەمان گوشتاسب چێ بۆ پاشایە بوو کە هاتە سەر ئاینی زەردەشتی و خزمەتی ئاینەکەی کرد و خزمەتی خەڵکی و یەکسانی بەرقەرار کرد ئەڵێ نمونەی ئەوەیە نمونەی گوشتاسب باشە ئەڵێ چی ئەڵێ من بە گوتاری سەر ئەندێشەی چاک واتە بە خوددا دەفەرمێ پێی دەڵێ ئەڵێ تۆ من بە گوتارانەواتە هیچی هی ئەندێشەی چاکە دەیدەم بە تۆی زەردەشت بانگهێشتی خەڵک بکە واتە ئەڵێ تۆ بە گوتار کە سەر بە ئەندێشەی چاکە واتە بە لە ڕێگەی ئەندێشەی چاکەوە بیرکردنەوەی چاکەوە عقلی چاکەوە بانگهێشتی خەڵکی بکە هەر بۆ ئێمە بانگهێشتی ئێوەکەن بانگهێشتی خەڵکی کوور دەکەین تاک بە تاکی کورد لە هەر جێگەی تکایە ئەم لایڤە شێرکەن تکایە هەر کەسێکتان لە هەر ڕوویەکەوە لە ڕوویەکی چ نەتەوەی ئینسانی چ ئاینی هاوڕێتی پێشکەوتن زانستگەرایی بۆی خەڵک بزانێ ئەم لایڤە پێ شێرکەن و بڵاویکەنەوە لای خۆتان ئەڵێ چی من بە گوتاری سەر ئەندێشەی چاک بانگهێشتی خەڵک دەکەم کەواتە ئێمە بە گوتاری ئەندێشەی چاک بانگهێشتی خەڵکەکەین ببن بە زەردەشتی ئەوە ئەندێشەی چاکە هەتا ڕێگایان بگاتە بەهەشتی تۆ ئەی مەزدا خەڵک وازانێ بەهەشت ئەوەیە کە دوای مردن تۆ ڕۆی بۆ بەهەشت بابە بەهەشت و دۆزەخ لە ژیاندایە تۆ ئەتەوێ ژیانی خۆ بکەی بە دۆزەخ یاد بەهەشت لێگەڕێ دوای مردن چییە بێت تۆ مەگەرە مردن تۆ باسی شتێکم بۆ مەکە کە خۆنەوە بینیەوە هیچ بەڵگێکیشی پێ نییە بە دوو کەلیمەی دروی کابراایەکێ ناوتە باسی ئەوم بۆکەی لە دوایەڵە زنووە بیتەوە تۆ نەخۆ زیندوە بیتەوە نە کەسی پێش تۆ زیندوش بۆ تۆ نە هیچ بەڵگەیەکیشتان پێ تۆ بۆم باسکە چی دەمەدە دێت لێرە من نکتێکتان بۆ جەرمۆ لەسەرەوە ڕۆژە کابراایە ئالەم خرپنانەی جلیان سپینیە جل ڕەشت طبعا نازان بۆ کردویانە بەسپی ئەم جل ڕەشانە ئاڵە ڕەشەکان خرپیەکی لە خرپنەکانیان قسە ئەکا لە گوندێکی کوردستاندا بۆ خەڵکەکە ئەڵێ کە بمری ئەله 72 حۆری دەهات ئەویش ئەڵەیاتی ئەڵێ بابە تۆ لەم دنیا دانەیەکم بەرێ ژنی نییە کابرا ئەڵێ بابە تۆ لەم دنیا دانەیەکم بەرێت چش لەو دنیا نەمویست کاکەی جان عەزیزی من تۆ باسی ئەم دنیان بۆ بکە ئێستا تۆ چ ستەمگەریەکی بڵاو کردو داگیرکاری بڵاو کردو تۆ خەڵ ئێمە کردو بە کۆیلە نیشتیمانەکەی داگیر کردوین کەسێتی و لە تاکی کوردی سندۆ تۆ دووڕوو کردووە هاڕیوتە بەسەریەکە عەلیوەردی وتەنی عەلیوەردی زانایەکی کۆمەڵناسی عێراقی و دنیای عەرەبە لە فورات و دیجلە فورات ناگەڕ ناپەڕێتەوەم دی ئەڵێ کۆمەلگایکی کوردە جیاوازە لە عەرەب کەسێکی پسپەر بە خۆیان پێویستە لێکدانەوە و کۆمەڵناسیان بۆ بکە وەکێکێ لە هاوڕەکان براوی مەلازادە لەو بوارەکە شارەزا و پسپۆرە باسی کۆمەڵشتی بۆ کردوم لەو بوارەوە لە بواری کۆمەڵناسی کوردیدا ینی مەبەستم ئەمەیە کە ئەو ئەڵێ کۆمەلگا چۆن کۆی لەکرا بەم شێوەیە تۆ ئەمڕۆ بم دەرێ سیر کە بزانە ئەمڕۆ چیان لێ کردوین ئەمانە ئەمەیە جەنگی ئێمە جەنگی ڕوبەڕووی ئێمە دوو قۆناغ دووشتە ڕاستە من تاکە بانگخوازێکی زەردەشتیم وە لە ناو زەردەشتیان ئەمە تاکە بڕیار بووە و ئەنجومەنی مەرێ و ئەنجومەنی موغان نەک موغان با بڵێ ئەنجومەنی مەرێ ئەمەی دیاری کردووە کە من تاکە بانگەشەکەری ئاینی زەردەشتی و هیچ کەسێکی تر بانگەشە نەکە
و ئەوانی بانگە شەشەکەن بە شێوەی لە نیتاک و چارچێوەیەکی زۆر کورت و بچووکدا بێ بۆچی هۆکاری هەیە پسپۆڕیە شارەزاییە قسەکردن ئەرکە من ئەرک دارکراوم و منیش بانگەشەی خەڵکی کوردەکەم بێن ببن بە خاوەنی ئەندێشەی چاک و ئاینی زەردەشتی و بۆ ئەوی ڕزگارمان بێ اینجا لێرە بزانە چۆن ئەڕوانێتە نەوەکانی ئایندە زەردەشتی ئەسپەندمان زەردەشتی ڕووناکی بەخش چۆن قسە لەسەر نەوەکانی ئایندە دەکە ئەڵێ ئەی نەوەکانی ئایندەی هیچ دەستپی سپەندمان هیچ دەستپی بنەماڵی زەردەشت و کووردە موغەکان با بڵێ ئەسپەندمان واتە ڕووناکی بەخش ئەی نەوەکانی زەردەشت ئێستا شتێکتان فێر دەکەم کە بۆتان باشترینە واتە سەردەشتی ئەسپەندمان بە سەردەشتی ئەسپەندماواتە خودای مەزن شتێکمان فێرەکە بەنەوەکانیە کە کوردی بەدبەختی ئێستن کە 4 پارچە و 5 پارچە و کۆی لە کراون و هیچمان بۆ هێشتراوەتەوە بزین ئەمە چیمان فێرەکە بۆ ناسنی چاک لە خراپ تەنیا ڕێگەیەک واتە بۆ ناسینەوەی تاریک پەرستی ڕێگەی تاریک خراپەکاری ستەمگەرایی تەنها یەک ڕێگە هەیە ئەویش هاوتەبایە لەگەڵ ئاینی ڕاستیدا واتە هاوتەباکردنی خۆتە لەگەڵ ئاینی حەقیقەتدا ڕاستیدا نە ئاینی درۆینە نە تاریک پەرستی نە بت پەرستی نە بە سوڕانەوە دەورخانوێکە بڵێ خوا لێرەدایە ئەوە چگەی بتەکانە ئەو فەرهەنگی عەرەبە تۆ بۆ ئەمە ئەکەی تۆ بۆچی دوای خوددا ناکەوی تۆ بۆچی دوای بتوشتی واکەوی تۆ بۆچی دوای بچووکێتی کەوتوی تۆ بۆچی دوای کۆی لەبوون کەوتوی تۆ بۆچی خۆت کۆی لە ئەەکەی بۆ حەزەکەی کۆی لەبی بۆ تەوێ کۆی لەبی بۆ تۆ پیاوی بچووک بیتۆ بۆ تەوێ پیاو بیت پیاو سالاری بیت بۆ تەوێ ژن وا لێ بکەی بۆ تەوێ مناڵ وا لێ بکەی بۆ تۆ خاکەکە وا لێ بکەی بۆ تۆ نیشتمانەکە وا لێ بکەی بۆ تەوێ کۆی لە ئێوانی تربی بۆ تەوێ بچووک بی دائیمەن بۆ تەوێ وا بکەی کەواتە هاوتەبابە لەگەڵ ئاینی ڕاستە ئاینی حەقیقی ئەمە ئاینی حەقیقەتە ئاینی زەردەشتیە فکر و فەرهەنگ و گیانبینی زەردەشتی مەزن و پێغەمبەری کوردان و جیهانیانە ئەمەیە حەقیقەتە ڕاستیە زانستە زانیاریە معریفەیە ئەمەیە تۆ بێ بچی لە ناسا بخوێنی و شارەزا لە ناسا وەرگری کە گێت ئەستێرەکان چین ئەوان دەستگای چاکیان هەیە ئەوان فراوان و پێشکەوت تۆ بێ بچی بەدەی زانیاریە بگەڕی بە دیار خرپنێکەوە مەوەستەکە لەسەر قوڕگی تۆ نانەخوا و ئەژی و لەسەر قوڕگی تۆی و تۆژەڵی باشە دەستخۆش باش ئەڵێ چونکە ئەم ئاینە هەرمانیە واتە هەرمانیمان بۆ وێنێ هەمووان دەگەیەنێتە ئەهورامەزدە ئەم ئاینە هەرمانیە جاویدانیە ئەمە جاویدانیە ئەم ئاینە ئاینی زەردەشتی ئاینی جاویدانیە چکە باز لە عەقڵ و خەرد و ئاوەز و پێشکەوتن دەکات باز لە خۆشبەختی بدەکات باز لەوە دەکات چۆن ستەمگەری دەکوژی باز لە هەڵوێستی ئینسانیانە و مرۆڤ ئاژەڵ دۆستانە و سروش دۆستانەی خۆی دەکات باز لەمە دەکات باز لەوە دەکات چۆن جەنگ و خۆڕژی نایەنرێ بەڵام کابرا هاتۆ تۆی داگیرگرێت تۆدا ئەڵێ لەبەرەوەی من جەنگ و خۆڕژی ناکوڕی چاکن قەی ناکەوانە مەرجەعمان و پیاوی چاکن و ما موسڵمانی نەخێر ئێمە زەردەشتین و کوردین هیچ موسڵمان نین ناشمانێ موسڵمان بێ داگیرمان کە عەزیزی من هیچ پێویست ناکات ژنێوە بدەیت دڵنیا بە دەرتانەکەی یعنی ئاغاکانتان دەرەکەین اینجا ئەڵێ چی لە بڕگەی دەدا لە هەمان یەسناهاتە کە با بڵێن یەسناهاتی 46ە ئەفەرمێ بە فرۆشتەر باوکی گوشتاسب بۆ و یەکێک بۆ لە پاڵەوانەکان و ئەوانە ئەڵێ لەگەڵ یارانی خۆت بچۆ ئەو جێگەی لە هەردووکمان کە هەردووکمان دەمانەوێت چ جێگەیەکە ئەو جێگەی کە تشکی خۆشەویستی بدرەوشێتەوە بەو کابرایە ئەڵێ تۆ وەرە بە یەکێ لە هاوڕەکانی خۆی ئەڵێ بڕۆ ئەو جێگەی کە تشکی خۆشبەختی ئەدرەوشێتەوە ئێمە چۆن ئەتوانین تشکی خۆشبەختی بدرۆشینەوە چۆن بچینە ئەو جێگەی ئەو جێگەیە چییە ئەو جێگەیە بریتە لە عەقڵ و زانست و زانیاری ئەو جێگەی بریتە لە خۆشەویستی ئەو جێگەی بریتە لە ڕزگاری سەربەخۆیی ئەو جێگەی بریتە لە یەکسانی ئەو جێگەیە بریتە لەوەی نامەی خوددا بگەینە خەڵک کە ئەهورامەزدایە کەرتووکی پیرۆزی زەردەشتیان کە پێغەمبەری کوردانە بگەینە خەڵک
جیهانبینی زەردەشتی مەزن بگەینە خەڵک لە پاڵەمەدا زانست و زانیاری بگەینە خەڵک و لێگەڕین خەڵک چۆن ئەژی چ ژیانێکی دەوێت بەڵام فێریان کەین چۆن سەربەست بژین. نەتەوەی کورد پێویستە ئێمە بگەینە ئەو جێگەیە، ئەو جێگەی کە خۆشببختی کە تشتی خۆشببختی ئەدرەوشێتەوە، ئەو جێگەی کە ئاسوودەی و ڕاستی هەبن. کەواتە ئاسوودەی پنتی معریفی ئاینی زەردەشتیە، یعنی یەکێکە لە پنتەکانەویش ئاسوودەبوون. پێویستمە ئاسوودە بین، بەس بەچی ئاسوودە بین؟ چۆن ئاسوودە ئەبین؟ چۆن ئاسوودە ئەبین و چۆن ڕاستی هەبێ لەوێدا، چۆن ئەمانە حەقیقەت بێ؟ چه حەقیقەتێک کامە؟ چۆن ئاینە درۆکان وەلانێ؟ چۆن واز لە ئاینە درۆینەکان بێنن و دوای خوددا بکەین، خودای ڕاستەقینە بدۆزینەوە، بتپەرستی لە دخۆمان داماڵین و خودای ڕاستەقینە بدۆزینەوە. چۆن نتوانین ئاسوودەی هەڵبژێرین؟ ئەمە بەم ڕێگایە بە جیهانبینی ئاینی زەردەشتیە، بەوەیە کە ئەوانە توڕ بدەین و خەبات و تێگۆشان بکەین لە پێناوی ئەوەتە. ئەو جێگەی وا ئەندێشەی چاک فەرمانڕەوە، واتە ئەو جێگەی کە ئەندێشەی تاواتە عەقڵی چاک بیرکردنەوەی چاک فەرمانڕەوەی تیاکە، نەک بیرکردنەوەیەکی داڕوخاوی دواکەوتووی ئەڵێ 300 ساڵ کابرایە خەوتووە لە 7 کەس خەوت، 6 کەس 7 کەس لەشکەوتیکە خەوت. ئەم درۆ دەلەسانە ئەو کەی ئەندێشەی چاکە، ئەوە قی عەقڵی چاک، ئەوە درۆیە، یعنی درۆیەکی مێژوو 1400 ساڵ لەمە پێشکراوە ئەم کابرا لێرە هوو بۆ یەگریوڵە وەی حەیرانی بووڵ بابە ئەمە ئەوە ئەندێشەی چاک نییە، ئەو ئەندێشەی خراپە، ئەو ئەندێشەی خراپە. کەواتە ئەو جێگەی چی؟ عەقڵ فەرمانڕەوانەکە، عەقڵی چاک. ئەو جێگەی وا شکۆی ئەهورامەزدا دیارە. شکۆی ئەهورامەزدا چییە؟ خۆشببختیە، ئازادیە، خۆشەویستیە بە یەکۆ ژیانێکی ئاشتیانەیە، خاکپەرستیە، دوورکەوتنەوەیە لە بتپەرستی و بیرکردنەوەی شەڕانگێزی و بیرکردنەوەی تاریکپەرستی، هەڵبژاردننی ڕێگەی ئەهورامەزدای و خوداپەرستی زەردەشتی. بۆیە بانگیشتانەکەین بۆ ڕێگەی زەردەشت و ئەڵین وەرن ببنەوە بە زەردەشت، پشتێنی وە پاپەتی هەڵبژێرن، واتە بڵێن پاپەتی هەستی، واتە تۆبە بکەن و ببن بە زەردەشتی، تۆبە بکەن لە تاریکپەرستی، واز بێن لە تاریکپەرستی، پیاپەتی بنیتر هیچ پێویست ناکە، هیچ پێویست ناکە ئیتر ئێوە هەتاکەی بتپەرستیەکەن، هەتاکەی بتپەرستیەکەن پێویست ناکە، واز بێنن. اینجاڵە چی؟ ئەی جاماسبی هوەگرایزانە بە جاماسبێ لە چی؟ ئێستا بە سمانی شعرەوە نەک بە دووتەی ناڕێک، واتە بە شعر بۆ هێنێتەوە پێڵێ، ئەو بۆیە ئەڵین با بڵین ئەو هەموو گاتاوەکان لە شێوەی شعردا نووسراوە. نەک بەوتەی ناڕێک تێت دەگەێنم هەتا بە دڵ وەری بگری و پەسەندی بکەی، واتە زمانی پارە و گوتاری چاک لە شێوەی شعر و هۆنینەوەدا گفتار لەگەڵ یەکتریان بکە، نەک بە کابرا جنێوی پێ بێ سوکایەتی پێ بکەی، تۆ بێ بە گوتاری چاک بێ، ئەبێ بە گوتاری چاک خەڵک ڕێبەرایەتی بکەی، نەک بە وشەی ناشرین. هەر کەسێک چاک لە خراپ هەڵاوێرێ، واتە هەر کەسێک بتوانێت چاکە و خراپە لە یەکتری هەڵاوێرێ جیا بکاتەوە. زۆر گرنگە ئەمە، چکە پێشەوە وتمان تاکە یەک ڕێگایەوە چاک و خراپ جیا بکەیتەوە. ئێستا ئەگەر بیکات ئەهورامەزا لە تشکی ڕاستی داواتە لە تشکی حەقیقەتی خۆیدا پاسەوانی بەتوانای ئەو دەبێت. ئاوا خوددا پاسەوانیمان دەکا، ئاوا خوددا پاسەوانی و پشتگیریمان دەکا، نەگەوەی لەبەرەوەی کە خەڵکی کورد وازی لە ئاینی زەردەشتی هێنا، وازی لە خوداپەرستی هێنا، وازی لە چاکەکاری هێناوە. لەبەرەوەی خەڵکی کورد ئەم کۆمەلگای کوردە 1400 ساڵە کۆیلەیە، کۆیلە خراپەکاریە، کۆیلە بوون ژێردەستەی خراپەکاریە، خاک داگیرکراوی بێڕەوشتیە، چکە دایک خاکە لەژێر خەڵکی ترایە. ئەمانە هەمووی ئێمە وازمان هێناوە لە پرسی خوددا، لە پرسی ئەهورامەزدا، لە پرسی ڕێگای چاک. پاسەوانمان نییە. شعرێکدان بۆ خوێنمە لێرە، هی پێژاهۆشەیە پیرشالیاری زەردەشتیان سەرۆکی ئەنجومەنی موغانە، واتە مەزمۆغانە بگورە، خۆی پیرشالیار بۆ بە مەزمۆغان لە کاتی هاتنی عەرەبی وەحشیگەری موسڵماندا بۆ کوردستان کە 2.5 ملیۆن پیاوی کوردیان کوشت و نیشتیمانەکان داگیر کرد و خەتوعامیان کرد و کچەکانیان بردووەوانە. ئەڵێ چی؟ ئەڵێ چی؟ ئەڵێ ئورمزگان ڕمان بە زمانی کوردی شیرینی ئەو سەردەمەکەوە با بڵێن تقریبەن هەورانی کۆن دەکا، چکە زمان و ئەدەبیاتی ئەو زەردەمە سەردەمی ساسانەکان بە شێوەی
پاڵەی فەیلی پەهلەوی نووسراوەتەوە پاڵەی پێڵێن ئێمە فەیلی ئێستش زمانێنەوەی بەڵام لە بەشێ ناوچەی تریدا بە زمانی هەورامی کۆن نووسرایەوە شتەکاندا و ئەبوایە هەموو موغەکان هەورامیان بزانایە یعنی چۆن لە سەردەمی بابانیەکانان نالی و کوردی و سالم سێ کوچکەی زمانی بابانن لە ڕووی فکر و فەرهەنگ و شعرەوە بە تایبەتی لە ڕووی ئەدەبیاتەوە و بە زمانی یەکەم جار بە زمانی ئەم سۆرانزانە سۆرانی ئێستا من قسەی پێەکەم زارە زمانە نەک زمان زارێک زاراوەیەکە لە زمانی کوردیدا چکە زمانی کوردی یەک زمانە بەڵام چەند زاراوەیەکی هەیە سەردەمی ئەوانی شەر بە زمانی هەورامی ئەوایە بنووسرایەتەوە ئەڵێ چی جا بە زمانی هەورامی کۆن نووسراوەتەوە ئەڵێ ئورمزگان ڕمان واتە مزگەوتەکان ئورمزگان مزگەوت وشەیەکی کوردیە یعنی مەسجد عەرەبیە مزگەوت کوردیە ئورمزگان ڕمان ئاثەران کوژان واتە ئاگرەکان کوژانەوە ئورمزگان ڕمان ئاثەران کوژان وێشیان شاردەوە گەورە گەورەکان یعنی خۆیان شاردەوە گەورە گەورەکان ینی گەورەی گەورەکان واتە بەرپرسەکان ئەوە چۆن ئێستاکێ حکوومەتی عێراق بێ ها هەموو مەسولینی کوردستان ڕاکە بۆ دەرەوە یا تورکیا بێ هەموو مەسولین کوردستان ڕاکە بۆ دەرەوە یا ئێران بێ هەموو مەسولین کوردستان یا سووریا بێ فەرقی نییە هەر کامێکیان بێ هەمیان ڕاکەن بە زێمەمێنینەوە وێشیان شاردەوە گەورەی گەورەکان سەردەمەشەر خۆیان شاردەوە خۆ ڕایان کردووە بەرحەڵ بەدکارە عەرەب کردنە خاپوور گنانی پاڵە هەتا شارە سوور ئەڵێ بەدکاری عەرەب واتە خەڵکی عەرەبی بەدکار یعنی ئەو مسڵمانەکان بە بەدکار ناوە بەدکار بوون بۆ لەبەر چیان کردووە بەدکارە کردنە خاپوور واتە هەر هەمیان خاپوور کردو بەسەریەکە باشە ئەڵە لەکوێ گنانی پاڵە کوێیە خوار بەغاکە خوار بەغایە هەتا شارە زۆر واتە تا شارە زۆر کاولیان کرد و پیاوەکانیان کوژوشنەکانیان جا چۆن ئەڵێ ژن و کەنیلا وەدیل بشینە واتە شن وانی ژن کەنیلا واتە کەنیشک کچ وەدیل بشینە واتە کە هەمویان کردن بەدیل واتە بەدیلی بردیانن مرد ئازا تلیا وەڕووی هوینە هوین یانی خوێن مرد ئازاوەتە پیاوی ئازا تلیا واتە تلایەوە وەڕووی هوینە لە ناو خوێنی خۆیەوەتە هەمیان کوژران اینجاڵێ چی ڕەئوش زەرتوشت مانوە بێدەست بەزەی کانەیکە هورمز بە هیچ کەس ئەڵێ ڕەئوش زەرتوش واتە ئاینی زەردەشتی ئاینی زەردەشت ڕەئوش یعنی بیر و فکر و فەرهەنگ بیری زەردەشتی وتاری دینی زەردەشت مانوە بێدەست واتە هیچ دەستێکی تر نەما پارێزگاری لێ بکە بەزەی کانەیکە هورمز بۆ هیچ کەس ئاوایی تر ئەڵێ ئیتر بەزەیمان پیانە بەزەی بە ئێمە نایەتەوە هەر بۆیە پاسەوانی بەتوانای ئەو نابێت کاتێکە تۆ تێکشکای بۆ تێکشکەی هۆکاری تێکشکانەکە چییە هۆکاری تێکشکانەکەی ئەمەیە هۆکاری تێکشکانەکەی ئەمەیە کە نابێ ببێ ئینجاڵێ چی لە بڕگەی هەژدەداڵێ کەسێک کە پەیوەستی من بێت ئەهورامەزداڵێ من باشترین هاوڕێتی خۆمی پێشکەش دەکەم ئەهورامەزدا فەرمێ ئارێ کەسێک کە پەیوەست بە من بێ پەیوەست بە ئەهورامەزداوێ پەیوەست بە خودا و گیان بینی زەردەشتی بێ پەیوەست بە ڕەوشتی بەرزبیر و گوتە و کردداری چاک بێ یعنی پاسەوانی کە بوو بە پاسەوانی بەتوانای ئەو من باشترین هاوڕێتی خۆمی پێشکەشەکە واتە ئەبێ پاسەوانی بەتوانای ئەو وەکو پێم وتم لە تشکی ئەندێشەی چاکدا مژدەی چاکترینی پێدەدەم مژدەی چاکترین خۆشبەختیە یەکسانیە ژیانێکی چاکە ئەوە مژدەی چاکترینە ئەوە بەختەوەری مرۆڤە کە لە خودا و لە تواناکانی خۆتەوە بە یارمەتی ئەهورامەزدا و بەیارمەتی گوتەکانی زەردەشت و ئاینی زەردەشتی دێتە بە یارمەتی و گیان بینیە بەڵام ئەوەی لەگەڵ من بەشەڕ بێ واتە ئەوەی لەگەڵ ئەندێشەی چاکدا وەگەوانەی کە هەنە و تاریک بینانە منی شەڕی لەگەڵک کەواتە یعنی پێڵێ ئەڵێ تۆ ئەگەر کەسێک دژی تۆ بێ واتە دژی چاکترین بێت دژی ڕاستی بێت دژی حەقیقەت بێ جەنگی لەگەڵ کاکەجان کە داگیر دەکە بۆ جەنگی لەگەڵ ناکە بۆ وەستاوی لەویە بۆ وەستاوی چاوەڕێی چیت چاوەڕێی زیاتر بکوژێ زیاتر بکوژێ زیاتر بکوژێ باشە کە هاتن هەموو کچە ئیزەدەکانیان برد پیاوەکانیان کوژ داعژەوە بۆ ڕانەتان نەکرد شەڕکەن هەمووتان هەڵسن بۆ هەمووتان ڕاتان کرد کۆڵباتان کرد ماڵەکەت تا چۆڵ کردن لە هەولێر و دەوروبەری و چۆچ ئەی خەڵکی کەرگوو بۆ مایە و ڕای نەکرد بەرحەڵ ئەی مەزدا من لە تشکی ڕاستیدا هەرچی تۆ بتەوێ دەیکەم زەردەشت پێی دەڵێ ئەی مەزدا من لە تشکی ڕاستیواتە لە ڕووی حەقیقەتەوە لە ڕووی حەقیقەتەوە لە ڕێگەی ئەشادا هەرچی تۆ بتەوێیکەم واتە چی تۆ بتەوێ ئەی خوددا لەم پەیامەدا کە پیامی سەر بەخۆی ئەیکەم چون ئەمە ئەو ڕێگایەکەوە ئارەزوو ئەندێشەی من هەڵی بژاردووە کەواتە پێویستە ئێوە هەڵبژێرن
پێویستە هەڵی بژێرن عەزیزی من. پێویستە هەڵی بژێرن عەزیزی من. چی هەڵی بژێرن؟ بە ئارەزوو هەڵی بژێرن، ئازادی هەڵبژێرن، سەربەخۆیی هەڵبژێرن. ئازادی و سەربەخۆیی هەڵبژێرن. لە کۆتایی ئەو بڕگێدا ئەڵێ چی؟ ئەڵێ بەهرەمەند، ئەڵێ داخوازی زەردەشت واتە پێغەمبەری مەزن دروستکردنی جیهانێکی تازە و نوێ. یعنی لەمەیکەوا گفتوگۆیە کراوە زەردەشت داخوازی چیەکە؟ جیهانێکی تازە و نوێ. چۆن نەتوانین جیهانێکی تازە و نوێ بەرهەم بێنین بۆ خۆمان؟ بەمەی کە هەمانە ناتوانین، بەو ئاینەی کە هەیە ناتوانین، بەو جیهانبینی کە هەیە ناتوانین، بەو بیر و باوەڕی کە هەیە ناتوانین، بەو بەناو خوداپەرستی کە هەیە ناتوانین. ئەو خوددا نییە، ناتوانین. بەهەشت ناتوانین بەدەست بێنین و ناتوانین جیهانێکی تازە و نوێ بە کۆیلەیەتی لە بەردەم داگیرکەران و لە بەردەم سیاسیە داگیرکەرەکاندا ئەوانەی جاش و لەگەڵ ڕێزما بۆ جاشوانە ئەوانەی کلکی داگیرکەرانن. ئێمە ئەتوانین جیهانێکی تازە و نوێ بەدەست بێنین؟ ناتوانین. کەواتە داخوازی ئێمە جیهان دروستکردنی جیهانێکی تازە و نوێیە کە پێغەمبەر زەردەشت دەخوازێ. پێغەمبەر زەردەشت داخوازی جیهانێکی تازە و نوێ دەکات. کەسێک کە لەم ڕێگایەدا تێبکۆشە و بگەێنێتە ئەنجام، واتە هەر کەسێ لەم ڕێگایە تێبکۆشە و بگاتە ئەنجام لە پاداشتی ژیانی هەرمانی واتە جاویدانی بەهرەمەند دەبێت. ژیان لێرا جاویدانی دەبێت. لەویا جاویدانی نییە کە تۆ ستەمیان لێ کردووی خۆش ستەم دەکەیت بە تەمای بەهەشت بەدەست بێنی. تۆکەی بەهەشت بەدەستێنی؟ تۆ کۆیلێت بەهەشت بەدەست نایەنی. بەهەشت بۆ یەکێکی ترە، بۆ تۆ نییە. بردویانە بەهەشت، لێیان شاردوویتەوە. ئاینی درۆینیان فێر کردووی، گیانبینی درۆینە، خزمەت بە نەتەوە مێژوەیەکی تر دەکەی. تۆ خزمەت بە خاکی خۆ ناکەی، بە نیشتمان و نەتەوەکەی خۆت ناکەی. زمانی کوردی پێ و شەرمە گفتوگوی پێ بکەی. و تۆ سوکایەتی دەکەی بە خەڵک لە باتی ئەوەی کە فێر بیت، فێری عەقڵ و بۆ ئەوەی کە بگەی بە ژیانێکی تازە و نوێ کە پێغەمبەری کوردان و جیهانیان زەردەشتی مەزنی ئەسمەتمەمان واتە ڕووناکی بەخش ئەیەوێ کە لە ڕێگەی ئەندێشەی چاک و عەقڵی چاکەوەیە گوتاری چاک و کردداری چاکەوەی تۆ جنێ و دەدەی سوکایەتی دەکەی نیتە وا دەزانی بەمە چاکە بێ. خوداپەرستی ئەمە نییە. ئینجاڵە چی بەهرەمەند دەبێت و بەچی بەهرەمەند دەبێت؟ لە پاداشتی ژیانی هەرمانی بەهرەمەند دەبێت و بە جیهانی مادی و لە جیهانی مادی و ڕۆحیدا ڕەوانیدا واتە لەم دنیاش و لەو دنیاش. هەنی لە کاتی کە فرەوەهەرەکەی ئەچێتەوە بەرەو چکەمە باوەڕمان بەو شتەی ئیسلام نیوانە کە فرەوەرەکەی ئەبێتەوە بەشە لە ئەورامەزدا ئەچێتەوە بۆ بەرزەخ بە ئاواتەکانی خۆی دەکەواتە تۆ لەم دنیا پێشە مشتە بە ئاواتەکانی خۆ دەگەی لەو دنیا بە ئاواتەکانی خۆ چیەکە؟ یعنی دوای مردن بە ئاواتی چیەکەی؟ ئاواتی چی وێ آخر دوای مردن؟ آخر تۆ بەس ئێسقانەکەتم ئێسقانەکە هیچی نامێنێت، یعنی بە خاک و کۆتایی پێێت و فویەکە پیاگەن بایەگە با بە ولاوتا کو ئەوانەی کە پێش تۆ مردەبوون و نەماون بەچی گەیشتبوون کە بە هیچ نەگەشتون تۆ بەچی ئەگەی کە تۆ بە هیچ نەگەشتووی ئیترەوە چییە؟ ئەوان چۆن کوان؟ کەواتە پێویستە تۆ بە شت بگەی. کەواتە بەچی بگەی؟ بە ئاواتەکانی خۆت بگەی، ئاواتی میلەتەکە. پێویستە بە ئاواتی نەتەوەکە بگەی، ئاواتی ئازادی خوازی بگەی، بە ئازادی بگەی. ئەڵێ ئەی مەزدا، ئەی ئەهورا مەزدا واتە ئەی مەزنی دانا، هەموو ئەمانە تۆ فێری منت کردووە و ئاشکرات کردو. پێغەمبەر زەردەشت ئەڵێ چی؟ ئەڵێ ئەمانە هەمووی ئەی ئەهورا مەزدا تۆ فێری منت کردووە و تۆ بۆ منە ئاشکرا کردو. لەکوێوە؟ لە ئەوێستاوە، لە ئەوێستای پیرۆزەوە، ئەوێستای پیرۆزەوە. دارێک با بڵین ئەو جنێوانە ئەدەیت عەزیزی من پێویست ناکات جنێو بدە. من هیچ سوکایەتێکم نەکرد و باسی حەقیقەت بکرد. لێرەوە جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ هەموو گیانبازانی ئەم نەتەوەیەدا دەنێنن، بۆ پێشمەرگە و گەریلاکان، هەموو ئەوانەی بوونە قوربانی ئەم نەتەوەیە، بۆ ئەوانەی ئەنفال کران، بۆ ئەوانەی چیمەباران کران و مافی هەناسەدانیشان لێسەنرایەوە، بۆ هەموو ئەوانەی بێسەر و شوێن کران وەک سەربازی ون گیانیان نەدەست، بۆ هەموو ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان چاکەیەکی لەگەڵ مرۆڤ، لەگەڵ ئاژەل، لەگەڵ درەخت، لەگەڵ سروشت و دەوروبەرا کردووە، سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ هەموو نەتەوەی کورد. هاوڵانی هێژە تکایە ئەم لایڤە شێر بکەن بۆی بگات بە دەست هەموو کوردێک، بۆی بزانن کە ئاینی کوردان چی دەوێت، ئێمە چیمان دەوێت،
بانگەشە ئێمە چییە؟ ئێمە چیمان پێویستە؟ چۆن دژی ستەمکاری بینەوە؟ ئاینی زەردەشتی چۆن لە ڕووی ستەمکاری هەڵەوەشە هەڵوێستا ئەکات و چۆن ئازادی بۆ نەتەوەی کوردەوێ بە دەقی گاتا و گوتەگەلی زەردەش بە دەقی ئێستا سەلمانمان کە پێغەمبەری کوردان پێغەمبەری جیهانیان زەردەشتی ئەسپەندمان ڕووناکی بەخش داوای ئەوەمان لێکە ئێمە هەموو یەک بگرین و دژی داگیرکەران و ستەمگەرایی هەڵوێستە بکەین. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە هەمومان بچینە کۆڕی خەباتەوە تێکۆشان بکەین، هەمومان یەک بگرین، ئەم کاتەمان لە بەردەستایە. هەتاکەی ئێمە ئاوا بە کۆیلایەتی بژین، پێویستە ئازاد بین، پێویستە نەتەوەیەکی سەربەخۆ و سەربەز بژین، هەر بژین کاتێکی خۆش و سەرفراز و خۆشەویست بۆ هەمووتان. ئەلبەت من کاتێکی زۆرم لە بەردەستان نەبوو، بەڵام ئیتر ئێستا ئێمە خواحافیزیەکە با بڵین شەوشادیەکەین لە هەمووتان. بەم سرودە شەوشادی لە هەمووتانەکەم کە مارشی زەردەشتیانی کوردستان. کاتێکی خۆش و بەخۆشیتان دەپارێزین لەگەڵ زەردەش لەدایک بووین بە بیری ئەو کاروەردە بووین. هەر بژین و کاتێکی خۆش.